بۆ ئەوەی سوء العەزابی میلەتی کورد بۆ جەنابتان باس بکەم پێم خۆشە لە کتێبەوە باسی بکەین. کتێبێکم هەڵبژار کە خۆم چەندان جار خوێندمەوە. کتێبێک هەیە بە ناونیشانی نێرگز لە دۆزەخی ئەنفالدا. نووسەری بە توانای بواری ئەنفال مامۆستا عارف قوربانی نووسیوێتی. سوپاسی دەکەم کە لە ئەڵمانیاوە ئەو کتێبێ بۆ ناردم. کاک عارف قوربانی چاپی یەکەمی ئەو کتێبە 2020 دەرچووە. بەڵام حیفی ڕێژەیەکی کەمی لە چاپ کراوە. لەوانن باوەڕ ناکەم 100 کەس ئەو کتێبەی لە کوردستانە خوێن بێتەوە. وەیە دەیکەم بە زنجیرە باسێک وەکو شکرە دەبژێری بۆ خۆمان و بشزانین کە ئێمە چیمان لێ بەسەر هاتووە. و ئەو بەرپرسانەش کەوا 32 ساڵە دەمان چەوسێننەوە بە ناوی کوردایەتیەوە کە بە پاتەیەکی لاسیکەوە لەو شاخە هاتنەوە و ئێستا خوا دەزانێت سەروەت و سامانی خۆیان و بنەماڵەکان و کوڕەکانیان چەندە. بەبیر ئەوانیشی دەخینەوە ئەم ڕۆژە ئازادیە ئەوەی لە پێناوا دراوە. هەروە بە ئاسانی پیاوەتی تۆنیە و پێشکەشمان نەکراوە. خەڵک ئەم قوربانیانەی لە پێناوی ئەم ئاڵای کوردستان و هەرێمی کوردستانەدا داوە. نێرگس ئافرەتێکە ساڵی 1955 لە گوندی سۆرانی تەکەی جەباری لەدایک بووە. لە گوندێکی 15 ماڵیدا خاوەنی 5 خوشک و 5 برا بووە. تەنها خوشکێکیان لە کاتی ئەنفالە لەسەر ماڵماوە، ئەوەی تری هەمووی خاوەنی هاوسەر و منداڵی خۆی بووە. بۆ خۆی دەڵێ ئێستا خاتو نێرگس لە ژیان ئاماوە، خوای گەورە تەمەنی پڕبەرەکەت کە، ئافرەتێکی دیندار و دەم بە زیکر و دەست بە تەسبیح و سڵاوات و زیکری خوای پەروەردگارە هەمیشە. زۆر مەئساتی بەسەر هاتووە. لە ئەنفال گەڕاوەتەوە ڕێک مێژووی ژیانی خۆی دەگێڕێتەوە. واتە ئەمە هەر نێرگز نییە، ئەمە هەزاران خەڵکی ئەنفال کراوی ئێمەیە کە لەم ڕێگەیەوە من بە جەنابتانی دەناسێنم و یادی خۆم و ئێوەی دەخەمەوە. نێرگس دەڵێ من هەموو خەڵک ئێستاش کە بڵێ نێرگس کەس نامناسێ، من ناوم هەرمەیە لە ناو خەڵکە. بەڵام کاتێک کە 57 سەرژمێری گشتی عێراق کراوە بەوەش زانیوێتی مالی 55 وتویان ئەو کاتە تۆ تەمەنت 2 ساڵ بووە. ئەو کابرایی کەوا سەرژمێریەکە دەکات نفوسەکە دەکا ئەڵێ ئەم گوڵە جوانە ناوی چییە بەدایکی؟ ئەویش ناوی نێرگزی زۆر پێخۆش دەبێت. ئافرەتێکی گەژبینە لەو دەشتی گەرمیانەدا. ئەڵێ وەڵا کاکە ئەمە ناوی نێرگزە. بەڵام دەڵێ من مامم ئەو ڕۆژەی لەدایک بووم هات تەماشای کردم وتی ئەم هەرمێ گوڵە ئەی دەڵێ هەرمەیەک ئەڵێ گوڵە هەرمەیە چەند جوانە. لەبەر حورمەتی مامم میلەتی ئێمە گەورە و بچووکی تێدا بۆ ئەو کاتە. ئەڵێ لەبەر قسەی مامم دایکم لە ناوەکەی خۆی پەشیمان بۆ وتی هەر پێی بڵێن هەرمێ بام قسەی مامی نەشکێ. لە ناو هەموو خەڵکا بە هەرمێ ناسرا بوو. خاتو هەرمێ باسی خۆی دەکا. خاتو نێرگس دەڵێ یەسومونەکم سوء العەزاب بەسەر میلەتی ئێمەدا هات. ئەگاتە ساڵی 1985 ئەو کاتێک کە شووی کردەوە لە گوندی مامەشە ئەڵێ لەو کاتەدا ساڵی 1985 ڕۆژانە گەنجەکانی ئێمە کە بەشداری عەسکەریان نەکردبوو فیراریان کردبوو یان نەچووبوونە خزمەتی سەربازیەکی ناڕەوا بۆ بە کوژدانێکی ناحەق لە جەنگی عێراق و ئێرانە بەیانیان زوو ڕایان دەکرد دە دەشت و دەر شەو دەهاتنەوە، چونکە زۆربەی ڕۆژ جەیش و جاش دەهات و تەفتیشی مەنتیقەکەی دەکرد. ڕۆژێک کوڕێکی گەنجی خەڵکی کەرکووک، گەنجێکی جوانی باڵابەرزی قۆزی خوێندەوار کە نەویست بوو بە ناحەق خوێنی بڕژێ ناوی عەلی محەدین بوو، خەڵکی شاری کەرکووک بوو، هاتووە ئەو گوندە وەلای ماڵە خزمێکیان فریانەکەوت ڕاکە مدەڕعە و دەبابەت چوادەوری دەیەکەی گرت. لە تاوی ڕوحی خۆی ڕای کردە گەنم دوورابەوە لای ڕای کردە ناو خەرمانێکی گەنمەوە کە دانراوە مەڵۆکانی لەسەریەکەن. ناقیلەکان بە شوێنی کەوتن و هێنایانە دەرەوە. کابرای ئەفسەر بە قەمەکەی باد قەدی ئەو قەمە چێردە چەقۆ گەورەی هێنا و هەردوو گوێی بڕی. دواتر هێنایەوە ناو ئاوەدانی دەڵێ من هەرگیز لەبیرم ناچێتەوە. ماڵ بە ماڵ گوێیەکانی لەسەر دەستی بوو دەیجێڕا. وتی هەر کەسێک لە ئێمە یاخی بێ ئەوە چارەنووسی دەبێ. اینجا بردیان و تا ئێستا بێ سەر و شوێنە ئەو گەنجە. هەردوو گوێیەکانی نیشانی گەورە و بچووک و منداڵی ئاوایی دەدا. ئەوەی لە ئێمە یاخی بێ و لەگەڵمان نەبێ و هاوکار نەبێ ئاوا دەبێ گوێیەکانی ببڕدرێ. ئەڵێ زۆر مەئەساتمان دەبینی هەتا گەیشتینە ساڵی 1970 ئەو کاتە هەواڵمان بۆ هات لەلایەن پێشمەرگەوە کە حکوومەت جێیشێکی زۆری کۆ کردوێتەوە هێرش دەکرێتە سەر گوندەکەتان. بۆیە دەڵێ گوندەکەمان بە ژن و منداڵ و گەورە و بچووکەوە چۆڵ کرد و ڕۆیشتینە ئەو دەشت و هەڵەتە لە بن بەردێکە خەڵک کونی دروست کردبوو دەچوینە ناویەوە. ئەوانەی کەوا بە تەمەن بوون و دنیادی دەبوون دووربینیان پێبوو دایان ڕوانیە گوندەکە هەموو بەس دوعامان دەکرد خوایە وەکو جارانی پێشوو بەس تاڵان بکرین، بەس تاڵان بکرین. بەوە زۆر مەمنون بووین. چەند جاری کە هاتمون شتەکانیان بردبوو. لە 63 ئەوانش باپیری منداڵەکانم ئەو حاڵەتەی بینی بوو.
بەڵام وەختێکمان زانی لە دەوری نیوەڕۆدا دوو کەڵ بەرز بووە وتیان وەڵڵا نەک تاڵان کراین دێیەکەشیان سووتاندین دەوری عەسر هاتینەوە وەکو ئەو دێی بەیانی بە ئاوەدانی بەجێمان هێشت بوو ئەوە نەبێت دەگوت 100 ساڵە کە ئاوەدانی تێدا نییە ئەوەی کەلوپەلێکی بەنرخ بوو بە کەڵکیان هاتبوو هەموویان تاڵان کرد بوو جێیش و جاشەکە ئەوەی تریشی شۆفڵ هەمووی ڕووخاند بوو ئەوەی کە مابووش تێزابی بەسەرا کرد بوو هەمووی سووتاند بوو ئەو هەموو ژن و منداڵە 7 ماڵی ئەو گوندە خێزانەکانیش زۆر بوون منداڵی زۆرمان هەبوو بەس جلی بەرمان لەگەڵ خۆمان نابردبوو یان پارەیەک کە لە باخەڵمان هەبوو هاتینەوە سەیری ئەو خانوانەمان دەکرد خانوویەک بە بلۆگ نەکرابوو مەقاول بۆی نەکردبووین لە سیتێک و شوقەیەکان نەکڕدرابوو بەخوا هەموو خۆڵی ئەو دەشتە بەدەست کۆکرابەوە حەفارە و شۆفڵیش نەبوو هەموویمان بۆ خۆمان شێلاو کردبوو بە پڕ هەموومان کردبوو بە خشت وشکمان کردبووەوە زۆر بە زەحمەت تا دوو هۆدەیان هۆدە و حیوانێکت دروست دەکرد ئەوەی ئێمە بە خانوویەکی چەند ساڵەمان دروست کرد بوو شۆفڵ لە چەند دەقەیەکا ڕووخاندی چ زەحمەتێک بوو کە سەیری خانووەکەمان دەکرد جاران دەمەگوت بەس خانووەکەمان بمایە ئێستا خانووەکەشمان نەماوە زاد و زەخیرەمان وەڵڵاهی دەڵێ شەکر و چاکەی لێ دەرچێ ئەوەی تری هەمووی بەرهەمی دەستی خۆمان بوو لە ئاردی کەنووەکەوە هەروەها لە تەندورەکەەوە کە نانمان پێ دەکرد لە ڕۆنێکەوە هەمیشە هیزەیەک ڕۆنی ساڵی کۆنم ماوە ئەوەندەمان مەشکە و ڕۆنی خۆماڵی کردبوو هەروەها لە میوەی وشکراوە تا دەگاتە ساوەر و نیسک و نۆک و مەرەزە و چەڵتوک و برنجی خۆمان تەنها شەکر و چامان لە شارەوە دەهاێنا ئەوەی تری هەمووی ڕەنجی ساڵەکەی خۆمان بوو زۆر بە زەحمەت کۆمان کردبەوە زۆر دڵمان پێی خۆش بووە ساڵە بیخۆین ڕاخەری ماڵمان هیچی بەپارە نەکڕدرا بوو هەمووی بەرهەمی دەستی ئافرەتەکانی گوندەکە بوو لە پشتی و سەرینەکەوە تا دۆشەک و لێفەکە تاوەکو لبادەکە تا بەڕەو بەرماڵی نوێشکردنەکەمان وەڵڵاهی هەمووی دەستکردی خۆمان بوو کەمەڕەکانمان دەبڕیەوە کە پەمۆمان دەکرد و دەمانهێنایەوە بە چەند ساڵ ئەمجا ئەم ماڵەمان دروست کرده بوو زۆر بە زەحمەت بوو بووینە ماڵ ئەو پەلەوەرانەی کە جار هەبوو دڵمان نەدەها لە بەرجوانی خۆمان بیخۆین ئەو هەموو پەلەوەرە تاڵان کرا بوو هیچی لێ نەمابەوە هەروەها جلو بەرگێک کە دڵمان پێی خۆش بوو دڵمان نەهات بوو دامان نابوو بۆ شاییەک بۆ سەردانێک بۆ جەژنێک بۆ جومعەیەک ئەوانە هەمووی تاڵان کرا ئەو جلە شڕەی کە پێوەوە ڕامان کرد بوو بەس ئەومان لەبەرداما بوو هەموو ئەو خەڵکە بە دیار ماڵەکەی خۆیەوە دەگریا بە ژن و بە پیاوەوە بە منداڵەوە بە ئافرەتەوە بە دیار کەیلی خانوەکانمانەوە دەگریاین ڕەنج بە خەسار و بێدەسەڵات زۆر ناڕەحەتترین حاڵەت ئەوەیە تۆ ماڵت کاول بکرێ و هیچ دەسەڵاتێکی شن نەبێ وەڵڵاهی قورئان بە موسا دەفەرمێ بە قەومەکەت بڵێ دیادیان بکەوە حەق وایە هەموو ڕۆژێ یادی بکەنەوە بەخوا حەق وایە هەموو ڕۆژێ ئێمەش یادی ئەوە بکەینەوە کە ئەم گەلەی ئێمە چی لێ بەسەر هات کە چۆن ئاوا گوندەکانمان تەخت کرا و خەڵکەکەی دەربەدەر و ئاوارە کرا باسی کتێبی نێرگس لە دۆزەخی ئەنفالدا لە نووسینی نووسەری بەتوانە مامۆستا عارف قوربانیمان کرد گەیشتینە بەشی ئەوەی کەوا نێرگس بۆمان دەژێڕێتەوە کەوا گوندەکان ڕووخێندران گوندەکەی ئەوانیش ڕووخێندرا مامشا ڕووخێندرا هەموو تەختی زەوی کرا و سووتێندرا تاڵانیش کران ئەو ئێوارەی کەوا هاتنەوە بە سەر ماڵەکانیاندا بەس جلی بەریان لە بەرامما بوو هیچ شتێکیان لەم سەر زەویەدا نەما بوو ئەڵێ بە دەربەدەری و ئاواری هەر کەسە ڕووی کردە شوێنێک بە حکمەوەی ماڵی باوکی من لە سۆران بوو نزیک کەرکووک بوو تێک نەچوو بوو ئێمە ڕوومان کردە ماڵی باوکم خەڵکەکەی تریش هەر یەکە بۆ شوێنێک وەرە حساب کە تۆ بەس بە جلی بەرتەوە لەگەڵ خاو خێزانێکی زۆری خێزانەکانی ئەو سەردەمەش قەڵە باڵغ بوون هەمومان دەزانین بڕۆیتە سەر ماڵێک جا هیوایە خزمی بووە هیوایە بەس ناسیایی بووە هیوایە هەر هیچی نەبووە بۆیە ئەڵێ خەڵکەکە هەمووی بە گریانەوە خواحافیزیمان لە یەکتر کرد خەڵکانێک دەیان ساڵە باب و باپیرانمان لە یەک شوێن ژیاوین لە یەک کانی ئاومان خواردوێتەوە لە یەک مزگەوت عیبادەتمان کردووە لە یەک گۆڕستان بە یەکەوە باب و باپیرانمان نێژراون ئێستا هەر یەکەی بە ناچاری بەلایەکا دەڕوە ئەڵە وەڵی کە چوینە سۆران بۆ ماڵی باوکم منداڵەکانم کە هەراش بوون بۆ ڕەفیقەکانیان دەگریان هەموو شەوێ بەدەم هەنسکەوە دەیانگو دەچین بۆ لای فڵان کەسی هاوڕێمان دراوسێمان خزممان کە بە یەکەوە شوانیمان کردووە دەمخەواندن بەو فێڵەی کەوا بەیانی دەتان بم بۆ لایەن دەیان شەو ئەوە بە گریانەوە سەریان ناوەتەوە سەر لە ڕای مەینەتی خۆمان خەمی ئەو هەموو خەڵکەم بوو
ئەو هەموو دراوسێ باشە ئەو خەڵکە بە حەیا و حورمەتە شەوان بیرم دەکردەوە ئافرەتانێکی لادەی ئەو سەردەمە پێعەیب بوو ئەگەر میوانێکی بهاتایە پێعەیب بوو بچێ بۆ حاجەتی پێویستەکانی خۆی جێبەجێکای ئافرەتان ئێستا لەسەر ماڵان و لە ئاواری دەبێ حاڵی ئەو ئافرەتە بە حورمەتانە چ بێ بەردەوام خەمی یەکترمان دەخوارد بەڵام خەڵکی گوندەکانی تر کە هێشتا تێک نەچوو بوون زۆر مرد بوون خەڵک کە دەچوویتە ماڵەکەی دەیگوت ئەوە خانووەکەمە ئەگەر دوو ژوور بێ ژوورێکیان بۆ تۆ ژوورێکیان بۆ من ئەوە زەخیرەکەمە چونکە ئێمە هیچمان پێ نەبوو ئەوە نیوەی بۆ تۆ و نیوەی بۆ خۆمان دەخۆین ئەوەش ڕاخەرەکانمانە ئەوەش پێخەفەکانمانە بەتانی و لێفەکەیە هەمووی بە یەکسانی دابەش دەکەین نیوەی بۆ ئێوە نیوەی بۆ ئێمە بە پێ ئەندامانی خێزان هەموو شتێکیان لەگەڵ بەش کردین ئالۆ کاتەدا دەڵێت جگەل لە مەینێتیەکانی خۆمان بارگرانی هێزی پێشمەرگەی کوردستانیشمان بەسەرەوە بوو هێزی پێشمەرگەی کوردستان بێ ئەنداز ڕووی لە منتیقەکە دەکرد هیچ ژەمێک نەبوو کۆمەڵک پێشمەرگە لە ماڵەکەتدا نەبێ ئەگەر لە سێ ژەمەکە زیاتریش خەڵک نەهاتایە بۆیە ئێمەش وەکو کوڕی خۆمان تەماشامان دەکردن پێشمەرگەکانمان خۆش دەویست واللهی چەندەها شەو منداڵەکانم نوێنیان پێوە نەبووە کە پێشمەرگە لە دەرگای داوە لە شەوی سادی زستاندا نوێنەکەی سەر منداڵەکانم هەڵگرتووە تۆ لە مزگەوت پێ بخەوە یان وەرە لە ژوورەکە لەگەڵ خۆمان نابخەوە کە مزگەوتی گوندەکە قەپات بوو بێ و جێگەی نەما بێ چەندەها ژەم مەنجەڵی چێشتەکە کە پێشمەرگە لە دەرگای داوە لە دەردەمی منداڵەکان هەڵم گرتووە وەرەکە کە تۆ نانەکە بخۆقینە با منداڵەکان بە نان و ماستێک یان بە برسێتی بگەنە ئێوارە زۆر وەکو کوڕی خۆمان حسابی هێزی پێشمەرگەی کوردستانمان دەکرد بەڵێ پێشمەرگە لە برساندا نەبوو بە پێشمەرگە ئەبێ حەقیقەتێک بڵێن ئەگەر ئەو پێشمەرگانە لەو زەمەنەدا جاژبوونایە لە ناو ڕەبیەکانی ڕژێمدا نانی زۆر تێر و تەسەلتریان دەخوارد هەر یەکێک لەو پێشمەرگە بە ڕێزانە بنە ماڵی خانەدانێک بوون لە ماڵی باوکیشیاندانان هەبوو بەڵام ئەوە خۆشەویستی کوردستان و خاکە پاکەکەی بوو کە لەو زەمەنەدا لە سەردەمی شۆڕژگێڕی ڕاستەقینە داوای لێکردبوون کەوا چەک هەڵگرن و سنگ بە گولەوە بنێن خەڵکەکەش وەکو کوڕی خۆی سەیری دەکردن بەڕاستی خەڵق قوربانی دەدا ئەم ڕۆژانە کتێبێکم بەدەستەوە بودەم خوێندەوە بە ناونیشانی گوڵەکانی ژێربەفر لە نووسینی پێشمەرگە عاسی حسێنە بیرەوەریە چاپی 4 2025 دەستگای چاپ و پەخشی سەردەم چاپی کردوێتەوە لە لاپەڕەی 58 تا 61 ئەو پێشمەرگە لە بیرەوەریەکانی خۆیدا دەڵێ زستانێکی ئەوەندە سەخت بۆ ڕێمان کەوتە گوندی دۆڵمازەڵەی قەزای دووکان کۆمەڵە پێشمەرگەی کەرتێکی زۆر بووین لەو گوندە لاماندا ئەوەندە بەفرباری بوو تەنانەت هیچ ئاژەڵێک هیچ پەلەوەرێک مریشکێک قازێک قەلێک نەدەچوە دەرەوە تەنها مرۆڤەکان بوون ئێمە دەچوینە مزگەوتەکە و دەهاتینەوە بۆ ماڵی خانەخوێکە ئەو کاکەیە نووسیوێتی دەڵێ وەڵی ژماردم 34 ژەمی ڕێک ئێمە لە ماڵی حاجی محەممەد ناوێک بووین کە خۆی و حاجی ژن و کوڕێکی لەوێ مابوو ئەوەی تری لەبەر تۆپباران ڕوانی دوکان کردبوو 34 ژەم ئێمە وەکو کوڕی ماڵمان لێ هاتبوو هەر دەچوشینەوە هەمان ماڵدانگو ماڵەکان مەگۆڕن خۆمان دارمان دەشکان خۆمان بانمان دەجێڕا سۆبەکەماندا دەخست لەگەڵ حاجینادا دنیشتین چامان لێدەنا وەکو کوڕی ماڵ ڕۆژە ڕوویان لێوەەر نەشەرخاندین 34 ژەم کەسێک تۆ لە ماڵتان بخوا خاتونێرگزی ڕزگاربووی ئەنفال بۆمان دەژێڕێتەوە دەڵێ ڕۆیشتین بەو شێوەیە 1 ساڵ و 1 مانگ لەسەر ماڵان بووین ئەو خەڵکە جوامێرە کوردەی خۆمان عەرزم کردن ماڵەکانی لەگەڵ بەشکردین لە هەموو گوندەکانی دەوروبەری گەرمیاندا خەڵک خۆی بە ساحەبی هیچ نەدەزانی لە ئاستی ئەو کەسانی کە دەربەدەر و بێماڵ و بێکەلوپەل مابوونەوە دوای ساڵێک و 1 مانگ گەیشتینە ساڵی 1988 جەماعەتێک پێشمەرگەی گەرمیانی خۆمان کەس و ناسیا و لە شەڕی سەرکردایەتی گەڕانەوە هەواڵی ئەوەیان هێنا کە سەرکردایەتی گیراوە چ ڕۆژێکی ڕەشە حکومەت کیمیایی بەکاردێنێ هەرچی بەردەستی کەوێت تاڵانی دەکا هەموو گوندەکانی جافەتی ڕووخاندۆ هیچی بە پێوە نەهێشتووە ئەوەی بەردەستی کەوتووە لە ژن و منداڵ ماڵی وا هەیە پیاوەکە بە تەنها ماوەتەوە هەیە تەنها 1 منداڵی دەرچووە هەمووی بێسەر و شوێن کراوە براوە ئەڵە کاتێکە ئەو هەواڵانیان بۆ دەژێڕینەوە زۆر بە بێتاقەتی و بە چای پڕ لە فرمێسک و زۆر بە ناڕەحەتیەوە ترسێک هاتە لەشی ئێمەوە دڵی ئەو خەڵکەی گوندەکانی گەرمیانی کە هێشتا ئەنفال نەکرابوون ئەڵێ ئەوەندە ترس دایگرتین ڕۆژی ڕووناکمان لێبوو بە تاریکستان هیچ ڕووناکیەک لەبەر چاوماندا نەمابوو تەنها چاومان لە قاپی ڕەحمەتی خوا بوو تەنها دوعامان دەکرد خوا بێ بە هانا و هاوارمانەوە کە هیچ دەنگمان بە هیچ کەسێک ناگا جگە لە تۆ ئالەو کاتەدا مرۆڤ کاتێکەوە دەکەوێتە دەریایەکی قوڵەوە دەریاکە زۆر قوڵە ئاوەکە
تۆش مەلە نازانی هەموو عەقڵ و ڕابردوو ئەزموونت پێت دەڵێ شڵە پووشێک لە تەدارێکە لەسەر ئاوەکەیە دەستیشی پێوە بگری ڕزگارن ناکە بەڵام لە تاوی ڕوحی خۆت هێشتا گەشاییەک دەبینی تروسکاییەکی هیوا ئەڵێ بەڵکو دەست بەو شڵە پووشە بەو لە قەدارەوە بگرم ڕزگارم کە ئەڵێ لەو کاتەدا ئێمە وەکو ئەو کەسە مەلە نەزانەمان لێ هاتوو کە کەوتوینە دەریایەکی قوڵەوە تەنها شتێک کە تروسکایی دڵمان بوو کە دڵمانی خۆش کرد ئەو هەواڵە بوو کە لە جاشەکانی خزم و کەسوکارەوە لە شارەوە بۆمان هات جاشەکان مستەشارەکان خەڵکیان ناردبوو کە مەترسن ئێمە فریاتان دەکەوین پیاوەکانتان با هەمووی خۆی تەسلیم کە هەمووی دەبەخشرێ لە سەربازی و تەسریح دەکرێ و هەمووی لە فەرمانگەی میری و حکومیدا بە موچەیەکی باشەوەدا دەمەزرێ و ئێوەش لە لادێکانە ماڵەکانتان ڕووخا و ئەمانەش دەڕوخێندرێ دەتانبین بۆ شارۆچکەکان بۆ مجەمەعی دروستکراو خانووی ئامادە کەلوپەلی هەمووی تێدایە زەخیرە و خواردنی تێدایە شارێکی مۆدێرنە مزگەوت و قوتابخانە و خەستەخانە و هەموو خزمەتگوزاریەکی هەیە ئەڵێ کە ئەو قسانەمان دەبیست تۆزە دڵخۆش دەبووین و فەرەحێک بە دڵماندا دەهات بەڵام خاتون نێرگس دەڵێ ئەوەی سەیرە لەو کاتەدا دوو شتی زۆر سەیر و سەمەرە ڕووی لە ناخمان کرد دوو گۆڕانکاری گەورە یەکەمیان ئەوە بوو جاران ڕقمان لە شار بوو هەمیشە ئێمەی گوننشینان ڕقمان لە شارەکان بوو ئەمانگو ژیانی شار لە چاولادێدا وەکو سجن وایە تۆ لە خانوویەکا سجن بی ئەمانگو دەبێشتی مەسلەحە بخۆی ئەوە کەی ژیانە خەڵکی شاری تێدایە بەو هەموو ڕەنج و ماندووبوونەی لە لادێ دەمانچێش هێستا ڕۆژی هەزار جار شکری خوامان دەکرد وەمان دەزانی هەی یەکێکمان پاشایەکن و دەسەڵاتدارێکین ئەوەندە بە ماڵ و حاڵی خۆمان شکر بووین کەچی ئێستا لەبەر ئەوەی ئەمنیەتمان نەماوە هەموو ڕۆژێ تۆپباران و تارە دێتە سەرمان و چارەنووسێکی نادیار وەکو گوندەکانی تری کە پێشمەرگە دەیجێڕایەوە چاوەڕێمانە ئەمان گوت بەس تێدا نەچین منداڵەکان و مێردەکانمان سەلامەت بێ قەی ناکە دەچینە ئەو سزنەی شارەوە واز لە لادێ دێنین ئەوە گۆڕانکاریی گەورە بوو ئێستا حەزمان لێ گوندەکە بەجێ بێڵین بەس بۆ ئەمنیەت بەڕێزان ئەوەی کە ئێستا ئێمە لەم کوردستانەدا ئەمنیەتێکمان هەیە بە سادەیی سەیری مەکەن والله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر بەیانیت کردەوە ئەمین بووی ئەگەر لە خێمەیەکا بووی ئەمین بووی ئەگەر بەیانیت کردەوە لەشت بە ئازار نەبوو چونکە شەو هەیە خەڵک هەیە شەو تا بەیانی لەبەر ئازار نەنووسووە ئەگەر نانی ئەو ڕۆژەت هەبووی ئەو ژەمەت هەبوو چونکە بەخوا خەڵکەی ئەوە تا لە غەزەدا نانی ژەمێکی نییە منداڵەکەی ناردووە قاپێک ڕادەگرێ بە داماوی بەس بۆی کەوچکە شۆربای بۆ تێکەن ئەویش ئەگەر نیوەڕۆ هەیە خوا ئەزانێ ئێوارە هەیە ئێوارە لەژێر دار و پەردووی خانووەکەیان نابێتە گۆڕستان بۆی ئەوەی ئێمە هەمانە ئەوە ئەم گەندەڵانەوەیان لێ کردوین ئێنا فەزلێکی خوای زۆرمان بەسەرەوەیە بەڕێزان ناشکوری نەکەین ناشکوری گەلێک کارێکی خراپە پیاوێکی دەوڵەمەندی ئەم شارە کاتێک کە بە ئۆتۆمبیلە گرانبەهاکەیەوە بەلای کۆمەڵێک کرێکاری سەقف شکێندا ئەوەی کەوا کۆمپرێسەر و چوینی گەورە ئەوانیان پێیە و بەشان و باڵی بەهێزیان خوا فرسەتیاندا سەقفی خان و کۆنکریت دەشکێنن کوڕەکەی دەڵێ باوکە لێرە ڕای دەگرم تا ئەو دوکانەی ئەو بەرەوە دەچم کرێکارەکانیش لەبەر دەمیان لەسەر شۆستەکانە و دەیانبینین وەستاون ئەڵێ گوێم لێ و یەکێ لە کرێکارەکان وتی تخوا خوایە گیان ئێمە چیت پێ بەخشیوین ئەوە ژیانە و ئەوە ژیانە ئەو پیاو لەو ئۆتۆمبیلە گرانبەهایەدا ئێمەش ڕۆژ تایوەرە چاوەڕین یەکێک بمان با بۆ کرێکاری و نیشە ئەویش کرێکاریەک ئەو شوینە کە مشکل لەگەڵیا دەزرینگێتەوە کابرای گوێی لێ دەبێ بانگی یەکەڵە تخوا کوڕم وەرە بەخۆی گوێم لە قسەکانت بوو بۆ هاوڕێکانت کرد وتی وەڵڵا مامە گیان وایە وتی وەرە یەک شتەرت بکەین بە شەرتی خوا دەستخە دەستمەوە ئەو لە شەساغەی خۆتم دەیە هەموو سەروەت و سامانەکەم بۆ تۆ بەس سەیارەمەوە بە خانوومەوە بە پارەمەوە بەس وەکو تۆ تا بەیانی بە ئیسراحەت بخەوم فەتحی سەدرم بۆ کراوە سنگم لەت کراوە نەخۆشی دڵم هەیە شەکرەم هەیە چەوریم هەیە ڕۆژ تا ئێوارە حەب دەخۆم واز جگەرم داڕزا خۆزگەم بە تۆکە کە کرێکاری شۆ بە ئیسراحەت دەخەوی لە ساغیەکەتم دەیە هەموو سەروەتەکەم بۆ تۆ ناشکوری مەکە ئەگە کولانە خانوویەکت هەیە چانی ئازادیەک هەیە هێشتا تۆ بوتارەمان لەسەر نییە بەڵێ ئەڵێ لەو کاتەدا بەلامەوە سەیر بوو خەریکە لادێکەیە کە ئەو لادێی خۆمان چەندمان پێخۆش و بەر چاومان دەکەوێت حەزمان بە شاری ژیانی شارێکە کە جاران نەفرەتمان لێ دەکرد جاران نەفرەتمان لێ دەکرد ئێستا خەریکە خۆزگەی پێدەخوازین بەڵێ بەڕێزان ئالەو کاتەدا دەڵێ یان ئێمە دەبێ بڵێین ئەنفال بەس خەڵکەکانمانی لە ناو نەبرد
ئەنفال بەس 182,000 مرۆڤی ژێر خاک نەکرد بە زیندوی، بەڵکو ئابووری کوردستانی تەپاند. ئێستا لە دوای ئاوەدانبوونەوەی گوندەکانیشەوە سەیر دەکەی کابرا لە لادێ ئابوووریەکەی هەڵتەکاوە. نێرگز لە وتاری جومعەی ڕابردوو باسمان کرد، وتی بەس تەنها شەکر و چامان دەکڕی. ئێستا کابرای لادێ وەکو من و تۆی شاری لە هێلکە و مریشکەکەەوە هەمووی لە دەروەی وڵاتەوە بۆ دێ، هەمووی مەسلەحەیە، ماستی بەیانیەکانی هی خۆی نییە. ئەویش وەکو من و تۆی شاری ئەوەی مەسلەحەکە دەخوا، ئەویش لە دەستی چووە. هەروەها دووەم خۆشەویستی نەهێشت. ئەو خەڵکە چەندە خاکی خۆی خۆش دەویست، ئێستا ئەوەی لە لادێشە پێی ناشکورە، پێی ناڕازیە. خەڵک هەیە بەداخەوە خەریکە شەرم لە وشەی لادێیی دەکا پەنا بەخوا، کەواتە ئابوووریەکەی هەڵتەکاند. نێرگز دەڵێ سەیر و سەمەرەی دووەم ئەوە بوو، جاران زۆر ڕقمان لە جاش بوو. سەیر و سەمەرەی دووەم ئەوە بوو، جاران زۆر ڕقمان لە جاش بوو. پێمان عیب بوو بڵێن فڵان کەس خزمەکەی جاشە. خواخوامان بوو هەمویان لە شەڕێکا لە ناوچن، کەچی ئێستا زۆر سەیرە لە دڵەوە خەریکە خۆشمان دەون. ئەمان گوت چانییە ئەو کۆمەڵە خزمەت جاشەمان هەیە پیاوی حکومەتن، ئەوە تا لەم تنگانەدا فریامان کەوتن، خەبەری خۆشمان بۆ دێنن، داڵدەمان دەدەن. ئەوانە هاوزمانی خۆمانن، قەومی خۆمانن، بە کوردی قسە دەکەن، خزممانن. ئومێدمان بەو جاشە بوو کە دوێنێ ڕقمان لێ بوو. جاوشەی جاژ وشەیەکی زۆر پیسە، بەداخەوە دەمێک هاتۆتە ناو مێژووی کوردایەتیەوە. لە خزمەت کتێبی نێرگز لە دۆزەخی ئەنفالدا بووین. نووسەری بە توانای بواری ئەنفال مامۆستا عارف قوربانی نووسیوێتی. ئەمڕۆ دەگەینە بەشی سێیەم لەو کتێبە، پەلەی تێدا ناکەم. ئەمڕۆ ئەم ئاەتەی کە خوا فەرمووی بگەڕێن بەسەر زەویدا و دەرس و عیبرەت لە زاڵمان وەرگرن، با ئێمە دەرس و عیبرەتێک وەرگرین. بەشی سێیەم بەوە دەست پێ دەکەین. خاتوو نێرگز یان کە ئێستاش لە ژیاندایەوە تەمەنی پەڕبارەکەت بێ بۆ خۆی و منداڵەکان و نەتەوەکەی لەناو خەڵکا بە خاتوو هەرمێ ناسراوە. خاتوو نێرگز یان خاتوو هەرمێ ئەڵێ کاتێک کە دێی مامشە تێک چوو، گەیشتینە ئەو شوێنە لە وتاری ڕابردوو، ماڵمان نەما، تاڵان کراین، بەجلی بەرمانەوە ڕۆیشتین، هەر کەسە ڕووی کردە شوێنێک، ئێمە چوینە گوندی سۆران لە تەکچەی جەباری لە گەرمیان نزیکی کەرکووک. لە ماڵی باوکما جێگایان کردینەوە و خەڵکێکی تریش زۆریش پەنای هێنا، بەس جلی بەرمان لەبەرا بوو. مەردەکانی گەرمیان ئەو ماڵە خانەدانانە هەموو خان و زەخیرە و کەلوپەل و جلوبەرگی خۆیان و منداڵیان لەگەڵدا بەشکردین. هەر ماڵێک چەند ماڵێکی جێگا کردبەوە، ساڵێک و مانگێک لە سۆران ماینەوە. وردە وردە خۆمان بنیاد دەنایەوە، بەڵام مەینەتەکان جارش کە دەستیان پێکردەوە. کاتێک کە هەواڵمان زانی سەرکردایەتی گیراوە و پێشمەرگەکان بە ناومێدی گەڕابوونەوە و باسی وەزعی دۆڵی جافەتیان دەکرد، هەر ئەژنۆمان شکا، ترس هەموو لەشی داگرتین. پاشی چەند ڕۆژێک لە بەیانێکی زوودا کۆمەڵێک سارەی پڕ لە جاش بە جلی کوردی و بە کڵاش و جامانەوە هاتنە گوندەکەمانەوە. ئەوانە هەمووی ناسیاو بوون. برای مستەشارەکە کە ئەو ڕۆژە مستەشار خۆی نەهاتبوو، براکەی هاتبوو کە سوکاری خەڵکی منتیقەکە بوو، هەمویان ناسراو بوون، هەمووی خزم بوون. هاتن و زانیان گەنجەکانی ئێمە هەموو بەیانیەک دوای نوێژی بەیانیان پێش نوێژی بەیانی پێخۆرێکیان لەگەڵ خۆیان دەبرد و دەڕۆیشتنە ئەو دەشت و هەڵەت و شی و دۆڵانە، هەر کەسە کونێکی بۆ خۆی حازر کرد بوو، هەتا نزیکی سەعات دە ئەوانە دەمانەوە. ئەگەر جێی شێرشی نەکردا لەگەڵ جاشە سەعات دە هیچ نەبوو دەهاتنەوە تا ئێوارە. هەموو بەیانیەک ئەو هەموو گەنجە لە دێ دەڕۆیشتە دەرەوە، بەس پیاوی پیر و پیرێژن و ژن و منداڵ مابەوە. هاتن و چواردەوری گوندەکەیان گرتن و هاتنە لای مزگەوتی گوند و خەڵکیان کۆ کردەوە. وتیان حکومەت لێبوردنی گشتی دەرکردووە، سوود لەم لێبوردنە وەرگرن، با پیاوەکانتان کوڕەگەنجەکانتان هەمووی بێنەوە، بڕۆن بە شوێنیاندا بیان هێننەوە، هەر ئێستا لەگەڵ خۆماندایان بین. هەمویان بەر لێبوردن دەکەون لە سەربازی تەسریح دەبن و ئێوەش ئەم گوندە دەبێ بڕۆخێندرێ و تێکچێت. دەتان بین لە شارۆچکەداتان دەنین لە مجەمەعە، خانووی چاک، تەعویز و پارە، دامەزراندن لە دایرەکانی حکومەت، هەموو خزمەتگوزاریەکتان بۆ دابین کراوە. بێکسە بڕوامان پێکردن، ئەڵێ بەخوا سەعاتێکی نەبرد، هەرچی مێرد منداڵ و پیرەمێرد بوو ڕای کرد لەو دەشت و دەرە، هەر کەسە کوڕ و کەسی خۆی هێنایەوە. هەمووی چەکی پێ بوو لەو زەمەنەدا. چەکەکانیان بەدەستی خۆیان تەسلیمی جاشەکان کرد، ناوەکانیان نووسین، وتیان دەی بڕۆن بۆ خوار ئاوایی. ئیتر لەوێت تەواو ئەو دێیە بەس مەڕ و ماڵاتێک کە لە ماڵەوە بوویایە یان پەلەوەرێک مریشکێک قەل و قازێک و کۆترێک هیچیان لێدا نەهێشت، هەمومانیان بر بۆ خوار ئاوایی. کاتێک کە زانیان هەمومانیان دەست بەسەر کردووە،
ئەم جاوتیان بڕۆن بەرەو خواردتر کاتیشکەیە سەرەتای بەهارە و مانجی پڕبەرەکەتی ڕەمەزانە خاتو هەرمێ خاتو نێرگس دەڵێ وەڵڵاهی دوا بە خەڵکی ئەو گوندە ئەوەی ڕۆژووی لەسەر بوو بێ بە ڕۆژوو بووە هەموو بزمانمان بە ڕۆژوو بوو بەنێتی ئەوەی تا ئێوارە دەگەینە مجەمەع و دەچینە ماڵی تازەی خۆمانەوە هەر یەکە دەبەیەک دۆ و چەندانێکی تەڕکرا و هەندێک کەلوپەلی سادەی جلی منداڵی ساوامان لە بوخچەیەکا پێبوو بەس ئەوەندەمان پێبوو وانێتمان هێنابوو ئێوارە دەچینە ماڵە تازەکەمانەوە لە مجەمەع و لەوێ ڕۆژۆکەمان دەشکێنین کاتێک کە زیاتر بردیانی نەخوارەوە لە جادەی قیر نزیک کەرکووک نزیکیان کردینەوە لەوێدا سیر دەکەین ئەوە هەر ئێمە نین هەرچی گوندی ئەو سنوورەیە هێناویانە هەرچی خەڵکە کۆیان کردوێتەوە حەشاماتێک لە ژن و منداڵ و گەنج و پیر و پیرێژن هەمووی کۆکراوەتەوە هەمووی وەکو ئێمە تەنها دەبەیەک دۆ ڕۆنەکەرەیەک چەندانێکی تیری تەڕکراوی پێیە هەمووی زمانی بە ڕۆژۆ ئەو میلەتە لەو کاتەدا هەمووی ڕوو لە دین هەیە تەسبیحات دەکا هەیە زیکر دەکا هەیە سڵاوە لێدا هەیە لەخوا دەپاڕێتەوە ترسێکمان هەیە بەڵام ئومێدیشمان زۆرترە کە ڕزگار دەبین ئەمانە وعدیان داوە ئەمانە بەڵێنیان داوە کاتێک کە لەوێ کۆیان کردینەوە واتە هەموو خەڵکی سنوورەکەیان کردە تەڵەکەوە ئەو کەسانە کە جاشەکان بوون ئێمەیان هەموو خستە تەڵەوە پێش عەسر بوو کە لە جادەی گشتیان نزیک کردینەوە ئەمجا بۆمان دەرکەوت هەر ئێمە نین و ئەوە هەموو خەڵکی سنووری کەرکووک و گەرمیانە ئەوەی لەو منتیقەی تەیکەی جەبالیدا هەمومان بەیەکەوە خراینە پاڵیەک لێرەدا پێم خۆشە شعرێکی دکتۆر عەبدوڵڵا پەشێوی دلێر بخوێنمەوە هەزار شاعیری نۆکەر و نووسەری دۆڕا و ئەوانەی بە باڵای ئافرەت و چاو و برۆ ڕۆژتایەوە ئەم شیعرە بێمانایانەیان بەدەسەڵات هەڵدەڵێن عەبدوڵڵا پەشێو دکتۆر عەبدوڵڵا پەشێو شاعیری بوێر شیعرەکانی حەقا هەمیشە بخوێندرێتەوە لە مینبەر و لە هەموو کۆڕ و سیمینارێکدا ڕێک باسی ئەو واقعە دەکا ئەو کاتە نێرگس دەڵێ وەڵڵاهی یەک سەربازی ڕژێممان نەبینی بوو یەک جلمغاویریمان نەبینی بوو یەک عەرەبی لێ نەبوو هەر هەمومان کە کۆ کرابووینەوە و ئامادەی پارویەکی خوراو کرابووین بەس کوردی لێ بوو بەس کورد بەس جاش هەمومانی خستە تەڵەکەوە گەیشتینە ئەڵقەی چوارەمی زنجیرە باسی ئەنفالی کورد گەیشتینە ئەو شوێنەی کە نێرگس دەڵێ جاشەکان هەمویان کۆ کردینەوە بردیانی نزیک جادەکەی کەرکووک منتیقەی تەکیەی جەباری لەوێ بینیمان هەموو منتیقەی تەکیەی جەباری کۆکراوەتەوە ئەوە بەس جاشی لێ هێستا هیچ سەربازێکمان نەدیوە کە تەواو هەموو گوندەکانیان کۆ کردەوە ئەمجا سوپای ڕژێم هات ئەمجا جلی مغاویری و عەسکەر پەیدا بوو بە پشتیوانی دەبابە و مدەڕعە و کۆپتەر کۆپتەرەکان ئەوەندە نزیک بەسەر خەڵکەکەوە دەڕۆیشتن فڕۆکەوانەکەت بناسیایە پێشتر دەناسیەوە ئەوەندە نزیک بوون هەموو ژن و منداڵ زیڕەمان کردبوو لە ترساندا لەو کاتەدا ئەوەی دڵی خۆش کردین خەڵکەکە بینیان مستەشارەکە کە بەیانیەکەی براکەی هاتبوو بۆ ناو گوند و ئێمەی دەرکرد و هێناین و تەسلیمی کردین مستەشارەکە خۆی هاتبوو ناوەکەشی لەو کتێبە تێدایە من دەیپارێزم ناوەکەی ناڵێم ئەڵێ برا مستەشارەکە خۆی هات خەڵکەکە وتیانەوە خۆی هاتووە کاک فڵان کەس بۆەوەی بمان پارێزێ تازە مەترسن ئەوە خۆشی هات بەڵام ئەوەندەمان زانی چرپەیەکیان کرد لەگەڵ زابتەکانی عەسکەری و ئەفسەرەکاندا مستەشارەکە ڕۆیشت وتمان ئەی کاکەم کەلوپەل و مەڕ و ماڵاتمان وتیان خەمتان نەبێ ئەوە حکومەت بۆ خۆی بۆتان دێنە بۆ مجەمەعەکە ئەو خانوانی کە بۆتان ئامادەکراوە هەر ڕۆژێک دوو ڕۆژی پێدەچێ هەموو کەلوپەل و مەڕ و ماڵاتان کە لە چێوە ئەویش دێنێتەوە لەگەڵ شوانەکانە بۆتان دێنێتەوە خەڵکەکەیان کرد بە دوو بەشەوە ئەمجا بەس سوپا ماوەتەوە خەڵکەکەیان کرد بە دوو بەشەوە ئەوەی پیا و نێرینە بوو هەمووی بۆ لایەک بە پیر و گەنجەوە ئەوەی ژن و منداڵ بوو بۆ لایەک دوای چەند دقەیەک ئەمجا پیرەمێردەکانیشیان هێنایەوە لە ناو پیا و گەنجەکان دەریان کرد هێنایەنەوە ڕیزی ژن و منداڵەکەوە هەر چەند دقەیەک دواتر ئیڤای عەسکەری زۆر هات هەمووی سەربەتاڵ بوو پیاوەکانیان یەک هێنا و خستیانە ناو ئیڤاکانەوە یەک چەکدار یەک عەسکەر لە دواوە ئیڤاکە بە چەکێکی بەشانەوە بوو حیمایەتی دەکردن بە جاشەکانمان وت و سێ جاژ مابوون وتمان ئەی ئێوە بۆ لەگەڵیان ناچن بۆ هەر عەسکەر دەیان باوتیان چۆن دڵمان دێ بەتەنها لە بەردەستی عەرەبا بەجێتان بێڵین هێستا دڵسۆزی خۆیان دەنواند لەو کاتەدا دەڵێت کە پیاوەکانیان بان کرد گریان بەرز بۆەوە منداڵ هەمووی بە دوی باوکی ڕای دەکرد ژن بۆ مێردەکەی هاواری دەکرد پیرەمێرد و پیرەژن بۆ کوڕەکان و کوڕەزاکانیان هاواریان دەکرد ئەگوت ڕۆژی حەشرە و گریان دروست بوو محەممەدی هاوسەرم خاتون نێرگس دەڵێ
کە خواحافیزی کرد دەستی بەرز کردەوە لە ناو ئیڤاکەشە جامانەکەیدا نە دووسێ جار ڕێوەشان وەکو خواحافیزی دیداری کۆتایی ئەوە ئاخر جار بوو کە مێردەکەم خۆم هەویشە جارێشکە نەمبینیەوە کۆتایی پێهات کە ئەوان یانبار کرد ئەجا سەرەی ئێمە هات ژن و منداڵەکانیشان هەمووی باری ئیڤا کرد زۆر بەبێ حرمەتی و بە ناڕەحەتی لەو پیرێژن و پیرەمێردانەیان دەدا و بە قش پیرێژنیان سەردەخستە سەر ئیڤاکە کە ئەژنۆی نەبوو سەرکەوێ بردیانین بەرەو چەمچەماڵ دڵمان خۆش بوو وتیان وتمان ئەگە بەرەو کەرکووک بڕۆیش نایە دیار ئێمەشیان سزن دەکرد دیارە پیاوەکان تاماون سزن دەبن ئێمەش دەبن خانوەکانمان لە مجەمەع دەدەنێ بیرمان بۆ ئەوە نەدەچوو ئەنفال هەر هەش بێ هێشتا دەمانگول لەوەچێ بەس پیاوەکان تێدا چوو بن حکومەت قەت دەستی ناچێتە ئەم ژن و منداڵ و پیرێژن و پیرە پیاوە بەڵام کە لە ڕێگادا بینیمان ئەو هەموو مەڕووماڵاتە هەر یەکەی بەشێکی بڕداوە هەندێک جاش دەیبا و هەندێک عەسکەری دەیبا خەزورم کە 63 بینی بووتی واللهی چاومان بە دنیا ناکەوێتەوە ئەمە هەم تاڵان کراین هەم لە ناو براین ئەوان دنیا دیتەتر بوو لە ڕێگا لە ناو ئیڤاکەدا هێشتا نەگەیشتوینە لیواکەی چەمچەماڵکەوە تاریک بوو بیرمان کردەوە خۆ ئێمە هەموو بە ڕۆژووین بە قومێک دۆ و نان و پەت لە تێنان ڕۆژوەکەمان شکان هەندێکی زۆری شکاندی وەختی ڕۆژ و شکاندن بوو خاتون نێرگس دەڵە 100 جار خۆم کوێر دەکرد بۆ محەممەدی هاوسەرم ئەم گوت یەخوا کوێر بم ئەبێ کە تۆ نە نانت پێ و نە ئاوت پێ ئێستا ڕۆژەکەت بە چی شکاند بێ تۆ بڵێ ئەو سەربازانە نان و ئاوێکیان بدەنێ بۆی ڕۆژەکەیان بشکێنن سەر لە ڕای هەموو شتێک خەمی مێردەکەم بوو ئەو کاتە دەڵێ کە بردیانین بۆ چەمچەماڵ قیامەت هەستاوە و لەلایەکەوە هەر لایەتی ئۆتۆمبیل وەکو تەسبیح بەدوو یەکە هەمووی دەنگی تەسبیح داهات لەلایەکیشەوە بار دەکرین بردیانین بۆ تۆپزاوە لە تۆپزاوە کە سەیرمان کرد ئەگوت هەموو کورد ئەنفال کراوە هەموو منتیقەی کەلار و کفری و جاف و داوێ و زەنگەنە هیچ کەس دەرگوت نەماوە ئیتر وەکو ڕەگەنمی ڕەشگوڵ و ئاوا سەری مرۆڤ ڕەشی دەکردەوە لەو تاریکە شەوەدا و لەبەر گڵۆپەکاندا لە تۆپزاوادا پیرەمێردەکانیان لێ جیاکردینەوە جارێکی ترد حاجی ئەحمەدی خەزورم هۆن دەگریا ئێمەش بە دوویدا دەگریان لەگەڵ منداڵەکاندا چونکە قەڵایەک بوو بۆ ئێمە و پیاوە لە ناوماندا هەر چەند سعاتێک لەوە پێشکوڕەکەیان بردبوو نەوەکانیان بردبوو ئێستا منداڵە بچکۆلەکان و بووکەکەش و کچەکانیشی لێدەستێنن پیرەمێردەکانیان برد و دەستیان کرد بە پشکنینمان پێش ئەوەی بمانخانە قاعەکانەوە خاتون نێرگس دەڵێ ئەوە ئێمە هەر لەوێ ئەنفال کراین ئەوە هەر لەوێ ئێمە دەبوو بمردینایە و جارش کە زیندوو بووینەوە ڕوح لە شوێنێکی سەختایە کە دەرناچێت چونکە لە کاتی پشکنینە ئێمەی ئافرەتی کورد ئەوەندە بە حیا فێرکرابووین پیاوێک دەستی بەدعومرمان بەدەستمان نەکەوت بوو ئیلا حەڵاڵەکەی خۆمان نەبێ ئەو زاڵمانە دەهاتن ئەو عەسکەرانە پەلامەری دەستی ئافرەتیان دەدا بازن زێڕ بوویایە و زیو بوویە و تەنەکە بوویە بە زۆر لە دەستیاندا دەکەندی واللهی بینیم دەڵێ پەلاماری گوێی ئافرەتیان دەدا کە گوارەی پێوە بوو مەجالیان نەدەدا داینێ کە ڕای دەتەکان گوێیەکەی لەگەڵ یادا دەڕنی خوێن بە گوێ دەهاتە خوارەوە بۆ گوارەیەک ئەمجا هەرچی هەویەکان بوو پێمان بوو هەویەکان و دەفتەر خدمەی سەربازی مێردەکەم کە چەند ساڵ سەربازیشی بۆ ڕژێمە کردبوو ئەویشیان لێ سەندەم هەموو سەروەتی ئێمە دەڵێ لەو عێراق ئەو کاتەدا 50 دینار بوو کە هاتینە دەرەوە لە ماڵەوەدان بە محەممەدی هاوسەر وتم با پارەکەت پێ بێ وەری گرت و چەند هەنگاوێک ڕۆیشتین وتی ئەم جاشانە شڕەخۆرن نەوەک لە ڕێگا تەفتیشمان کەن و پارەکەم لێ بستێنن هەرمێ با بە تۆ بێ بە خاتون نێرگس تۆ با لەگەڵ مناڵەکان ئەم پارەتان پێ بێ واللهی کە لە ڕێگا هێنانین بەرەو چەمچەماڵ 10 دینارم کرد بە خێری مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە ڕزگارمان کە مێردەکەم ببینمەوە جارێکیکە کە گەیشتینە تۆپزاوە ئەوەندە تینم بۆ هات ئەو قیامەتەم بینی وتم خوایە هەر 50 دینارەکە هەرچی سەروەت و سامانمان هەیە ئەمەندەیە لە وڵاتەدا یا ڕەبی خوایە هەمووی خێری مەولودی پێغەمبەر بێ من قسەکەەوە خۆی دەیجێڕمەوە خەڵک عەقیدەی ئەو کاتەوا بوو خوایە هەمووی خێری مەولودی پێغەمبەر بێ بەس ئەم جارە یەکتر بینەوە ڕزگارمان کەی لە شوێنێکی کەواکەمدا پارەکەم شاردبووەوە ئەو زاڵمانە دەستیان دەبرد بۆ ناو لەشی ئافرەتەکان هەمومان دەلەرزین و دەگریاین و دەمان گوت خواوە مەکەن و کەس جوابی نەیەداینەوە پارەکەیان دۆزیەوە پارەکە بە قسمەتی خێر نەبوو بردیان ئالێرەدا بزانین لە دواترە مەئساتەکان شڕوو دەدا أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه إنه كان غفارا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڵێ ئیماندارانی بەڕێز خاتون نێرگس دەڵێ لە تۆپزاوە بردیانینە قاعەی دوور و درێژەوە پڕپڕیان کردبوو لە خەڵک لە ژن و منداڵ هەموو منداڵ دەگریا لە برساندا
بۆ گەن کوێری کردبووین منداڵ خۆی پیس دەکرد پێش ئێمەش پڕ بوو لە پیسی خەڵکانی تر کە هێنابوویان و باریان کردبوو فەردەیە سەمونیان هێنا هەر کەسە یەک سەمونی دەدرایە ئێمە پێشتر لە کەرکووک و ئەوانە سەمونمان خواردبوو هەرگیز سەمونی ئەوامان نەدیبوو ئەوەندە ڕق بوو دەتگوت بە تایبەت دروست کراوە بۆ ئازاردانمان هەبوو دەیگوت بەخوا هێشتا ڕۆژوەکەم نەشکاندووە ئەم جا بەو سەمونە ڕقا ڕۆژوەکەی دەشکاند چونکە لە چەمچەماڵ هەرچی دنان و دۆ و ئاو بوو هەموو عەسکەرەکە لێی ساندین نیوە شەو بوو بە ژن و منداڵەوە بە خواردنی ئەو سەمونە زیاتر تینومان بوو یەک دەنگ هاوارمان دەکرد تو خوا ئاو یەک کەس جوابی نەداینەوە دەرگاکەی نەدەکردەوە حتا ڕۆژهەڵات ئەو ژن و منداڵە کەس نەخەوت لە تاوی تینوێتی بەیانی دەکەس و 12 کەس بەرەو ڕیزە تەوالێت دەیان بردی نافرەت و منداڵ بە پەلە وەرە دەرەوە بەلوعەیەکیش کرابەوە خێرا ئاو بخۆوە لەو ئاوە گەرمە بە ناچاری تێرمان خواردەوە خاتون نێرگس دەڵێ ئەوەی بەس خەمم بوو ئەوە بوو ئەوەی یەکەم جار بوو لە تەمەنی خۆمدا بەبێ عوزری ئافرەتانی یەکەم جار بوو ڕۆژ و بشکێنم لە ناچاریدا ئەوەی یەکەم ڕۆژوم بوو بیخۆم هەر خەمی ڕۆژوەکەم بوو ئەمجا هێناینی ناژوورەوەیەکی سەمونێکی تریان داینێ وتیان ئەو سەمونە بۆ 24 ساعتە لە شەو ڕۆژێکە یەک سەمونتان دەدرێتێ هەر یەکەی یەک سەمون دەمی منداڵەکان و پیرێژنەکان هەموو بوو بە برین چونکە ئەوەندە ڕق بوو دواتر بیرمان کردەوە بە دیوارەکە دەمان شکاند یان بە بەردێکی گەورە دەستمان کەوتایە وەکو کەپەکی ئاردمان لێ دەکرد و ئەمجا دەمان خستە سەر دەست و دەمان خوارد نێتم هێنا کە بەیانی بە ڕۆژوو بم بەیانی کە سەمونەکان دانی هەڵم گر بۆ ئێوارە بەربانگی پێ بکەمەوە بەڵام منداڵە وردەکانم هەر لە نیوەڕۆ هاتنە دەورم و داوایان کردایە برسیمانە سەمونەکەم بە دیوارەکە شکاند و یەکی یەک پارچەم دانێ گەیشتمە ئێوارە هیچ نەبوو بیخۆم ئاویشم بەیانەکەی نەخواردبەوە حتا ڕۆژی دواتر من هاوارم کرد بۆ نان و بۆ ئاو بۆ برسێتی ئەمجا لە ڕۆژی داترا کە سەمونێکیان داینە پارچەیەکم خوارد سەربازەکان بێڕەحم بوون و بێحرمەت بوون دوو سیفەتیان هەبوو هەرچی ڕەحم و بەزەیی بێ لە دڵیاندا نەبوو هەرچی حرمەت بێ نەیان بوو بە چاوی خۆمان دەمێنم بینی شەقیان لە پیرەمێرد هەڵدەدا کە قەت لە کوردەواری نەمان بینی بوو پیرەمێردێکی ئاوا شەقی لێ بدرێ بە قش پیرێژنیان ڕادێکێشا کە ئێمە شرممان لێ دەکرد لە قژە سپیەکەی زۆریش بێڕەحم بوون ساڵحی برام خاتون نێرگس دەڵێ پێش ئەوەی کە دێیەکەمان بژیرین ئەو ژن و منداڵەکەی بر بەرەو کەرکووک چونکە نەخۆش بوو عەمەلیات کرابوو لە ڕێگادا ژیرا بوو ئەوانیان لەوێ جیا کردەوە ئەوانی لە ڕێگادا ژیران ئێمە پیاوەکانیان سەرەتا برد ژنێک گوتی لە پەنجەرەکەەوە چاوم لە ساڵحی براد بوو لە ناو ساحەکەدا نوێژی دەکرد لە ناو نوێژەکەیە سەری لە سوزدەیە بوو سەربازێکی عەرەبی مغاویر هات و شەقێکی تێ هەڵدا و خستێ سەر زەوی دواتر بە لەقەت چوە سەر پشتی لەسەرەوەی نوێژی کردووە ئەڵێ لەو کاتەدا ساڵحی برام 22 تەقەڵ بە سکێوە بوو چونکە تازە عەمەلیات کرابوو دیارە هەر لەوێ گیانی دابوو چونکە دواتر هیچ کەس لە هیچ شوێنەکانی هیچ قاعەیەکە نەیبینیەوە لە دینی ئێمەدا حرمەتی نوێژ خوێن ئەوەندە گەورەیە نابێ بە بەردەمی نوێژەکەیدا بڕۆی نابێت دەنگ بەرزکەیەوە ئەو بە شەق لە سوزدەیاتی هەڵدەدا لەسەوەی سوزدەی بۆ ئەڵڵا بردە سوبحانەه وتەعالە ڕۆژی دووەمی تۆپزاوا بوو خاتون نێرگس دەڵێ منشایان هێنا بۆ ژن و منداڵەکان بارمان کەن ئەو منشا درێژانە چەند نەفەرێکیان بۆ دیاری کرد بوو کە پڕ دەبوو لە دەرگاکە سەربازەکە دەیوەستان گرفتەکە لەوەدا بوو ئێمە هەموو منداڵی زۆرمان پێ بوو خاتون نێرگس دەڵێ من 5 منداڵم پێ بوو گەورەکەم نەگەیشت بۆ 10 ساڵ بچووکەکەم هێشتا بەرمەمکانە بوو بە باوەشمەوە بوو خۆشم حامیلە بووم دوو براژنم لەگەڵ بوو یەکی 5 منداڵیان پێ بوو ئامینەی براژنمیان بار کرد کوڕێک و 4 کچی هەبوو دوو کچەکەی و کوڕەکەی لەگەڵی چوون ئەودی دەرگاکە سەربازەکەی تر ئاماژەی پێکرد پاسەکە پڕ بۆ دوو منداڵیمانەوە نەجیبە و گوڵەباخیمانەوە لەم دیو دەرگاکەوە داک و 3 منداڵەکەش لەو دیو دەرگاکەوە بۆ ناو پاسەکە دایکەکە بە عەرز خۆی بە سەری خۆی بە عەرزەکە دەشێشا لە تاوی دوو منداڵەکەی تو خوا مناڵەکانم دوانم بەجێماوە ئەو دوو منداڵش نەجیبە و گوڵەباخ 5-6 ساڵان بوون یەک بە خۆیان دەنگیان دەچوە ئاسمان تو خوا دایەژیان جێمان مەهێڵە بەڵام خۆ هیچ کەس غەیری خوا دەنگی نەدەبیستن ئەڵێ هەموو دەستمان دەکرد بە گریان بۆ ئەوانەی کە ئەو دوو منداڵم بن لە باوەش گرتن و دەوری دایکایەتیم بۆ دەبینین دایکەکەیان بە قژ ڕاکێشا بۆ ناو منشاکە لەگەڵ 3 منداڵەکەیدا دایک هاواری دەکرد و لە پاسەکە شەر ئاوڕی دەدایەوە منداڵەکانیش هەر دەگریان تۆ خوا دایەژیان جێمان مەهێڵە
بەشی پێنجەم لە ستەمێک کە لە مێژووی کۆنی نوێدا زەحمەتش دیوە بوو بێ و دووبارە بێتەوە. ئەو دوو کارە ساتەش یەکەم ئەنفالە، دووەم کیمیابارانی میلەتەکەمانە. خاتون نێرگس دەڵێ دووەم ڕۆژی تۆبزاوا بوو، دووەم ڕۆژ بوو کە هەموو خەڵکەکە لە تۆبزاوا کۆکراینەوە. منشایی درێژیان هێنا دەستیان کرد بە بارکردنی خەڵک. منشاکە لە بەردەمی قەعاکەدا دەوەستا، دوو سەرباز دەهاتن دەرگاکەیان دەکردەوە و یەک خەڵکەکەیان دەخستە ناو منشاکەوە. لەکوێ بیان وتایە بەسە، ئەوەی سەر منشاکە ئاماژەی بکردایە کە پڕ بۆ بەسە، ئەوان حەقی ئەویان نەبوو چێلێک چێدا دەبڕێ. دایک هەبوو یەک منداڵی هەبوو، ئەڵێ خۆم بە چاوی خۆم بینیومە، دایک هەبوو یەک منداڵی هەبوو، دایکەکەیان بار دەکرد، سەربازەکە دیگو بوەستە منداڵەکان دێناوە ئەم دیو دەرگاکەوە. ئەو منداڵە بە تەنها لای ئێمە مابەوە لە دوو بزیش، هیچ کەسێکی نەمابوو. باوەک ئەنفالە دایکیان بردبووە ناو منشاکە، نادێژ منداڵەکەی لەگەڵ خۆی بەرێ. براژنم دەڵێ کە ناوی ئامینە بوو، خێزانی ساڵحی برام بوو، هاوسەری بوو، مێردەکەی ئەنفال کرابوو، 5 منداڵی هەبوو، کوڕێک و 4 کچ. دوو کچەکەی و شوانەی لەگەڵ خۆی ڕۆیشتنە دەرەوە و ئاماژەکرا منشاکە پڕ بووە. گوڵەباخ و نەجیبەی دوو منداڵی بچکۆلەی کچ بوون بەجێمان. چ شیوەنێکی ئەو دایکە بوو لەو دیو دەرگاوە و چ شیوەنێکی منداڵەکان لەم دیو دەرگاوە بۆ دایکیان. نانهێش ئەو منداڵانە لەگەڵ یا بڕۆن. وەکو منداڵەکانی خۆم لە باوەشم گرتن، دەهاتنە سەر شان و ملم، شەی وا هەبوو 10 جار خەبەریان دەبەوە و دایانگوت دایە گیان، خەویان بە دایکیانەوە دەبینی. من دەگریام و ئەوانیش دەگریان. دواتر زانیمان ئەم خەڵکەی کە بار دەکرێت چارەنووسیان 4 جۆرە. یەکەمیان هاتن لە ناو هەموو قەعایەکە دەگەڕان کام کچەی بەو چاوە پیسە بەدایانەوە، کام کچە کوردەی باڵا بەرز و شۆخ و شەنگ و زۆر جوان و بەرچاوە هەڵیان دەبژاردن، بۆڵبژێری کچەکانیان کرد. ئەو کچانە هەتا ئێستاش تەنانەت گۆڕێکیشیان نەدۆزراوەتەوە، ئەوانە تا ئێستا چارەنووسیان کەس نازانە لەکوێن. دووەمیان بەشێک لەو ژن و منداڵانی کە بار کران براون بۆ نوگنە سەلمان. بەشی سێیەمیان دەبران بۆ گۆڕە بە کۆمەڵەکان، ئەوانە هەموو زیندە بەچاڵ کران، گول لە باران کران، بە دایک و منداڵەوە و ژێر خاک کران. لای سەماوە و گۆڕەکانیان هەندێکیان ئاشکرا بووە. بەشی چوارەم کە نێرگز و منداڵەکانیەتی زیاتر لە 25,000 ژن و منداڵیان لە تۆبزاوە بردووە بۆ دووبس. ئالێرەدا دەمەوێت بوەستین. ئێمە حیکایەت ناگێڕینەوە کەم کتێبە دەخوێنینەوە و دیراستەی دەکەین. ئەمە گەیشتوونە بەشی پێنجەم، من دەمتوانی بە وتارێک 2 وتار تەواوی کەم. بەڵام بەڕێزان، ئامانجی ئێمە لەم مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی و لەم زنجیرە باسا ئەوەیە: یەکەم ئەم بەسەرهاتی ئەنفال و مێژووی گەلی خۆمان ئاشنا بکەینەوە بەمنەوەی خۆمان. خەڵکێ لەناو ئەم مزگەوتەدا وتوێتی مامۆستا وەڵڵاهی من لە سکی دایک مابووم کە باوکم ئەنفال کراوە، دایکم نەخۆش بوو لە ماڵی باپیرم بووین لە شار، باوکم لای مەڕ بۆ تا ئێست من باوکی خۆم نەبینیوە، لە سکی دایک مابووم. بەڵام لەم زنجیرە باسەوە باوەڕتان بێت تێگەیشتم ئەنفال چی لێ بەسەر هاتووە. من کە باوکم ئەنفال لە مێژوەکەی نازانم وەکو پێویست، بۆیە ئەمە مێژووی نەتەوەیەکە، ئەبێ هەمومان ئاشنا بین پێی، لەبیرمان نەچێتەوە. دووەمیان دەرسی ژیانی لێوەرگرین. ئەم بەسەرهاتە گەر بەسەریا تێپەڕی وەکو حیکایەت بێجێڕیەوە بێسوودە. وتاری جومعەیە، وتاری جومعە دەرسی هەفتانەی ئێمەی موسڵمانە، بزانین چی لێ فێر دەبین بۆ ئەمڕۆمان، هەڵەکانی دوێنێ دووبارە نەکەینەوە. لێرەدا ئەو دەرسا وەردەگرین کە هەزاران ژن و منداڵ بێتاوان، منداڵی ناباڵغی بێگوناه لە سەیتەرەیەکان نەگیراون، لە کەمینان نەگیراون، خۆیان بە حساب عافۆتیان بۆ دراوە، لێبوردنی دەوڵەت بۆ خۆیان تەسلیم کردووە، مێردەکانیان چەکەکانیان تەسلیم کردووە، هەمووی گیراوە. ئەمجا بەبێ دادگایی کردن لە سجنا، بەبێ ئەوەی دادگایەک هەبێ، بەبێ ئەوەی دادگا ببینن، بەبێ ئەوەی حاکمێک قسەیان لێ وەرگرێ، بەبێ ئەوەی دۆسیەت هەبێ، بەبێ ئەوەی پارێزەرت هەبێ، بەس سەرۆکی وڵاتی ئەو کاتی عێراق بە مێشکە هاتووە وتوێتی هەندێکیان جاکەنەوە بیان بەن گول لە بارانیان کەن، چاڵیان بۆ ئامادەکەن و گول لە بارانیان کەن، ژن و منداڵ بەسەریەکەوە. هەندێکی تریان لەو ژن و منداڵانە نیوە مردویان کەن، ماوەیەکی زۆر عەزابیان بدەن، 6 مانگێک تەواو عەزابیان بدەن، بە جەرگ سوتاویان کەن، زەلیلیان کەن، دوای ئازادیان دەکەم. لێرەدا ئەو عافواتەی کە ئەم ژن و منداڵی وەکو نێرگزیش لە نوگرە سەلمان و لە دووبس هاتوونەوە بە ئەندازەی گول لە بارانکردنەکە تاوانە. یەکێ دەڵێ بۆ خۆ ئەمانە بەردراون. بەڕێزان، ئەگەر ئەمانەی کە گیراون تاوانبار بوون،
بە پێی یاسا و دادگا دەبوو هەموو ئیعدام کرێن، هەموو ڕەمی بکرێن. ئەگەر بێتاوانن دەبوو هەموو بەر بدرێن. بەڵام کارەساتەکە لێرەدایە. کارەساتە سەرۆکی وڵات خۆی یاسای وڵات بێ، حکمی مێشتی خۆی چی بە خەیاڵا هات بیکا بە یاسا. ئەم مەترسیە گەورە کە ئێستا دەبێت لە کوردستانی ژووریای بین، سەرۆکی وڵات و کاربەدەستی وڵات خوانە خواستە لە جێی دادگا و یاسا نەبێ بەسەر خەڵکەکەی خۆیەوە. خاتون نێرگس دەڵێ شەوی سێیەمی تۆپزاوا بوو، سێ شەو ئەو خەڵکە ئەنفال کراوە لە تۆپزاوە ماونەوە کە ئێستا تۆپزاوە ماوە. لە شەوی سێیەمدا دەرگاکە کرایەوە، چەند سەربازێکی زۆر ناشیرنی دڵڕەق هاتنە ژوورەوە، دڕیان بە خەڵکەکەدادا. بەس لەو قاعەی ئێمەدا زیاتر لە 400 بۆ 500 ژنی تێدا بوو بەبێ منداڵ، ئەوەندە بەسەریەکا کەوت بووین. پاڵیان بە خەڵکەکەوە نا، خستیانی نا پاڵ یەکترەوە، گۆشەیەکیان هێشتەوە لای دەرگاکەوە. هەموو زیڕەمان کرد لە ترسانە، دەستیان کرد بە وردگرتنی منداڵەکان کە ئێمەیان بردەلاوە. ئەمجا لە گۆشەیەکە کە چۆڵیان کرد لای دەرگاکەوە، منداڵیان لە دایکەکان دەفڕاند، دەستی مناڵەکەیان دەگرت و لە دایکەکەیان دەستان. چاوم لێ بوو دایکێک لە تاوی منداڵە تاقانەکەی دەستێکی بە دەستی دایکەکەیەوە بوو، دەستێکی بە دەستی ئەو جەلادەوە بوو، هەردوو چیان ڕایان دەکێشا. منداڵەکە خەریب و هەردوو قۆڵەکانی بێتە دەرەوە، هاواری دەکرد لە بینی هەردووکیاندا. دەستیان کرد بە منداڵ فڕێدان. خاتون نێرگس دەڵێ وەڵڵاهی دوایی کە هاتینەوە ئێمە پێشتر ئەو مریشک و مەسلەحە و شتانەمان نەبینی بوو، ئێستا لە دوکانی مریشک فرۆشە ئەوە دەبینم. وەڵڵاهی لە هیچ دوکانێکی مریشک فرۆشتنان نەمبینیوە مریشک فرۆشێک ئاوا دوو سێ مریشک بگرێ و فڕیانداتە ئەولاوە. دوو سێ منداڵی بەرمەمکانە و 2 ساڵ و 3 ساڵیان دەگرت، بە یەک دەست هەڵی دەگرتن و فڕێدان بە دەرگاکەی دەکێشان، جێیان دەکردنەوە. بوو بە چ شیوەن و هاوارێک. مناڵەکان کە ئەویان بینی لە مناری بەرمەمکانەوە تا 12 ساڵمان لەگەڵ بوو، هەموویان جیا دەکردنەوە. هەموو مناڵەکان ڕایان کرد بۆ ژێر کراسە کوردیەکەی دایکیانەوە، هەموو یەک پارچە هاوارمان دەکرد و منداڵ هاواری دەکرد. ئەو دیمەنە هیچ درامایەک و سینەما و تەلەڤیزۆنێک ناتوانێت زارشکە دووبارەی کاتەوە. ئەوە بەس ئەوەی کە بینیوێتی ئەزانێ ئەو شەوە چیان لە بەسەراتوە. نیوەی شەوە لە خەوا خەبەریان کردوونەوە، ئەڵێ دەستیان کرد بە منداڵ فڕاندن، جیان دەکردنەوە لەو دیو دەرگاکەشەوەیەکێ چاوەڕێ دەکردن و منداڵەکانی دەبرد. هەموو یەک پارچە هاوارمان دەکرد، خوایە فریامان کەوی، تو خوا وا مەکەن، بەڵام ئەوان هیچیان نەدەبیست. ئەڵێ من 5 منداڵی خۆم لابوو، نەجیبە و گوڵەباخی براژنە ئامینەشم، هێرۆی کچیش و برایەکەشم، 8 منداڵم لابوو، 5 خۆم و 3 ئەمانەت کە دایکیان جیاکرابەوە لێمان. وەکو تەشبیه نەبێڵەم مریشکتان بینیوە چۆن خۆی دەدا بەسەر جوچکەکانیە، دەستەکانم ئاوا پان کردبەوە، کەواکەم بڵاو کردبەوە، هەر 8 منداڵەکەم خست بۆ ژێر خۆمەوە لە تاوانە. یەکیان مەمکە خۆرە بوو، خۆشم حامیلە بووم، سرم بەرز کردبەوانە و دەپاڕامەوە تو خوازیان لێبێنن. لە من نزیک بوونەوە ئەو سەربازەی کە لێی دەپاڕامەوە بە هەموو هێزی خۆی بە پۆستاڵە ڕقەکانی شەقێکی لەسەر سنگم هەڵدا. کە شەقەکەی لەسەر سنگمدا بە پشتا کەوتم، چەند چرکەیەک هەناسەم لێ بڕا، دڵم لە لێدان کەوت. دوایی لە تاوی منداڵەکانم دڵم کەوتەوە بوژان و هەستامەوانێ و جوندیەکی تریان چاوم لێڵاوی دەکرد، منداڵەکانیان فڕاند و بردیان. جوندیەکی ترم چاو پێکەوت لە تەنیشتیەوە. لە تاوی منداڵەکانم خۆم بەسەر هەردوو پۆستاڵەکە خست و خێرا پۆستاڵەکانی ماچ دەکرد. تو خوا مناڵەکانم. من بە کوردی لێ دەپاڕامەوە، پۆستاڵەکانیم دەلێسایەوە، لە تاوانە بەسەر قاچیا کەوت بووم. کەچی ئەو زاڵمە لە چکەکەمی لادا و بە قش خەریب و پرچم دەرێنا، هێندە بەهێز بوو، من لاواز بووم، فڕەی دامە ئەولاوە. بەس تەنها گریانم بۆ مابەوە، دەنگمان نووسا بوو، ئەوەندە گریا بووین. یەک منداڵیان لەو قاعەیەدا نەهێشت. زانیمان لە هەموو قاعەکانی تری شاوا بوو، یعنی نزیکی 70-80 هەزار ژن و منداڵ لەو تۆپزاوایە بووە. لە هەموویەوە بوو بە قیامەت، بوو بە گریان، مناڵیش لەو دیەوە هەمووی دەگریا. ئەڵێ بیرم دەکردەوە خوا دەبێ ئەمانە گوێیان نەبێ، ئەم سەربازانە گوێیان دەرهێنرابێ، هیچ دەنگێک نەبیستن، وا مسوورکەیەک بەلەشیاندا نایە. دەنگی ئەو هەموو منداڵە، دەنگی ئەو هەموو دایکە بۆ کۆرپەکانی ئەوانە گوێیان قەپات کرابوو، هیچی نەدەبیست. ئەموو دەبێ خۆیان منداڵیان نەبێ، شەو کە چوونەوە وەستە دەستیان بەسەری مناڵەکانیان ناهێنا، ئەم مناڵانی ئێمەیان بیر نەکەوێتەوە.
ئەمگو دەبێ ویژدانیان عەزابیان نەدا ڕۆژە ئەم فیلمە نایەتەوە بەرچاویان بەڵام نا خەت و نێرگس نەخێر کتێبی نێرگس لە دۆزەخی ئەنفالماندا هەڵبژارد لە نووسینی مامۆستا عارف قوربانی گەیشتینە ئەڵقەی شەشەم لە بەشی شەشەمدا باسی ئەوە دەکەین ئەنفالی ژن و منداڵ کرا ئەم ژن و منداڵە کە بەپێی هەموو پەیامی ئاسمان و هەموو یاسایەکی سەرزەوی دەبێ بپارێزرێ لە هیچ بارودۆخێکا نابێت دەستی بۆ ببرێ لە ڕابردوودا بەس فیرعەون ئەو کارەی کردووە کە دەستی بۆ ژن و منداڵ برد و ڕەحمی پێ نەکردن منداڵی سەر بێشکەی سەردەبڕی دەیکوشتن لە سەدەی بیستە بەس بەعسیەکان بە کوردیان کرد کە ئەنفالیان کرد لە سەدەی بیست و یەک و ئەم ڕۆژگاری کە تێیداین بەس ڕژێمی سەهیۆنی زایۆنی بەسەر منداڵ و ژنی غەزەی دادێنێ ئەم دەقەیە کە ئێستا من قسە بۆ جەنابتان دەکەم بە پێی راپۆرتی تازەی نەتەوەیە گرتوەکان بێجگە لەو هەموو هەزاران منداڵی شەهید بوون ئەو خوێنە پاکەیان ڕژاوە 14,000 منداڵ ڕۆژانە لە برساندا لە ئان و ساتی ڕوعدەرچووندایە کە ڕژێمی زایۆنی هەر چوادەوری تاوق کردوون ناهێڵێ هیچ جۆرە یارمەتیەکیان پێ بگە ئەوەی کوشتوویەتی دەیکوژە ڕۆژانە 14,000 منداڵ چاوەڕێی یەک تۆش شۆربایەکە کە بەریکەوێ کە بەریشی ناکەی و ڕۆژانە لیان هەڵدەوەرێ ئەم کارە ساتە بەس ئەم سێ کاتە بووە فیرعەون بەعسیەکان بەسەر کووردە سەهیۆنی بەسەر ئەهلی غەزە و فەلەستیندا خاتوون نێرگس لە بەشی پێنجەمما باسمان کرد وتمان باسی ئەوەی بۆ کردین شەوی سێیەمی تۆپزاوایان بوو نیوە شەوە و دەرگاکە کرایەوە منداڵەکانیان برد ئەڵێ ئەو کاتەی 5 منداڵی کۆرپەی خۆم نەجیبە و گوڵەباخی ساڵحی برام کە براژنەکەشمیان برد و منداڵەکانی دابڕان ئەو دوانە لای من هێرۆی کچیش و براکەشم واتە 8 منداڵ کە منداڵەکانیان بردن و بە شەق لێیان دام و بە پرچ فڕیان دامە ئەولاوە یەقینتان هەبێ دەڵێ لەو کاتەدا هەستم کرد دەماری دڵم لەگەڵیان هاتە دەرێ هەستم کرد دڵیشم ڕۆی لە ناو جەستەمدا نازانم چۆن نەمردم ئەو کاتەی کەوا بردیان نەدەرەوە بە گریانی منداڵەکان و هات و هاواریان دەمانزانی لە قاعەیەکی نزیکن زۆر دوور نەخراونەوە نان بردوونە دەرەوەی تۆپزاوە ئەڵێ وەڵڵاهی درۆ ناکەم ئەگەر بڵێم لەناو ئەو هەموو هەزاران منداڵەدا دەنگی گریانی منداڵەکانی خۆم دەناسیەوە بەڵێ ڕاستە دایک ئەوەندە لەگەڵ کۆرپەکانی خۆی تێکەڵاوە ئەڵێ هەر دەقەیەکمان بە ساڵێک دەڕۆیشت تەواوی ئەو هەموو ژن و منداڵە هاوار دەکات لە هەموو قەعەکانەوە بۆ منداڵەکانیش بۆ دایکەکانیان سەعاتمان پێنی و هیچیان پێ نەهێشتوین بەڵام وازمە زندە دەکرێت 2 سەعات دوای ئەوە دەرگاکە کرایەوە بە لێشاو منداڵەکانیان هێنایەوە ئەڵێ ئەو دیمەنە قەت ناتوانێت کەس وێنەی بکە ئەوەی خۆی نەیبینی بێت چۆن ئەو منداڵانە ملی خۆیان دەشکان بەسەر یەکا دەکەوتن و هەر یەکە بۆ لای دایکی خۆی ڕاکە خۆیان دەنووسان بە باوەشمانەوە خۆیان دەخستە ژێر کراسەکانمانەوە واللهی لەو ساتەوە تا ئەو ساتەی بەربووین و هاتینە ماڵەوە هەر وەختێ تەقەی دەرگای سجنەکە هاتایە جەلادەکە بیکردایەوە هەرچی مناڵ بڕای دەکردە باوەشی دایکیەوە خۆیان بە سنگمانەوە دەنووسان ویان دەزانی جارێشکە دایان بن ئەوەندە ترس و تۆقینیان بۆ هاتبوو هەر ئەو ڕۆژەی کە هێنانەوە شەوەکەی منداڵی وا هەبوو زراوی تەقی بوو دەست بەجێ لە ساغی جەڵدەلی دەدا و دەمرد هەبوو لە دووبز لە ساغیە سەیرێکی دەکردی و دڵی دەوەستا و دەمرد ئەوەندە ترسێنرا بوون منداڵی وا هەبوو لەو ساتەوە تووشی فێ بوو کەفێکی سپی فڕێدەدا و چاوی سپی دەبوو لە باوەشتا دەبورایەوە لە هەمووی ناڕەحەتتر ئەوە بوو منداڵانێکیان هێنا ئالامان کە هی قاعەکانی تر بوو ئەوان بە کۆمەڵ هێناویان نەژوورەوە مناڵی وا هەبوو نەچوو بۆ لای دایکەکەی خۆی بۆ قاعەکەی تر ئەو منداڵە دایک بە دایک دەگەڕا و سەیری دەکردن دایکی خۆی لەوێ نییە چه هات و هاوارێکی دەکرد لە باوەشمان دەگرت تا دوو بزیش لەگەڵماندا بوون بە بێکەسی مایەوە باوکی ئەنفال دایکیش دابڕا و منداڵێک کچۆڵەیەکی 5-6 ساڵانە بەبێ دایک بەبێ باوک ئەو شەوەمان شەوی سێمی تۆپزاوە بەو عەزابە کردەوە دنیا ڕووناک بەوەیەکی یەک سەمونی ڕقی تریان داینێ دەرگاکەیاندا نەخستەوە گەڵابەیان هێنا و سواریان کردین بردیانین بۆ دووبز ئێمەیان بار کرد بۆ دووبز کە سەربازگەیەکی کۆن بوو لە نزیک قەزای دووبز هەر لە نزیک ماڵەکان 34 قاعە بووە زیاتر لە 25,000 ژن و منداڵی کوردی تێکراوە
دەڵێ ژن و منداڵەکان کە لەوێ یەکترمان دەبینی لەو قاعانەدا خەڵکی کەلار و کفری و کوڵەجۆ و سەنگا و قەراغ و ئاغژەلەر و دواتری شەندێکی خەلیفان و منتیقەی سوورچایەتیشیان هێنا هەمویان تێکەڵاو کردبووین. 11 ڕۆژی ڕێک بوو لەو ڕۆژەوە کەوا گیرا بووین لە 4 ڕۆژی دوو بزیشا 11 ڕۆژ تەنها 1 سەمونی ڕقمان خواردبوو نەفەری 1 سەمون 11 دانەشەوە ڕۆژ بەس تەنها لە 24 ساعتە 1 سەمونی بچووک ئەویش بە ئەنقەز وا ڕق کرابەوە لە ڕۆژانی دواترا فێر بووین بە دیوارەکەمان دەشێشایان بە بەردێک دەمان کوتاوە دەمان کردا ئارد و دەمان خستە سەر دەممان و بە ئاوە دەمان خوارد قون نەدەدرا و دەدانت نەیدەبڕی بۆیە کە ئەو ئافرەتانەی کە منداڵی بەرمەمکانەیان پێبوو کە بگیرین منداڵانیشی زۆر بە بەرمەمکی دایکیانەوە بوون ئەو منداڵانە وەکو گەڵای داری پاییز یەک بە یەک دەمردن چونکە دایکەکە هیچ شیری تێدا نەبوو هیچ شتێکیش نەبوو بڵێ قەنداغێک شەکرێک شتێک بکەیتە دەمیەوە حتا بەیانی مەمکی ئەو دایکەی دەمژی وەکو مەمکە وشکە هیچ شتێکی تێدا نەمابوو چونکە دایکەکە لە 24 ساعتە 1 سەمونی ڕقی خواردبوو بۆیە بەردەوام هەر وەختێکت دەزانی و شیوەن بەرز دەبەوە دایکێک هاواری دەکرد و خوا مناڵەکەم مرد کاتێ مناڵم مەلۆتکەکەی لە باوەشیا دەمرد یەک پارچە هەموو دەستمان دەکرد بە گریان چونکە هەبوو ڕۆژی پێشتر منداڵەکەی مردبوو برینەکەی دەکولایەوە هەبوو منداڵەکە لە باوەشیا بوو چاوەڕێی مردنی بوو چاوەڕێی ئەوەی دەکرد بەیانی ئەمیش جەرگ سوتاو دەبێت ئەویش دەستی دەکرد بە گریان ئەمجا بانگی حرەسەکانیان دەکرد و حرەس دەهاتن دوو پاسەوانی بەر دەرگاکە و منداڵە مەلۆتکەکە هەتا گەورەکان تا 7 ساڵیش کە دەمرد وەریان دەگرت و دەیان برد ئالەو کاتەدا دەڵێ منداڵێکی زۆر مردن ئەسپێش لێی داین ئەو قاعەی کە ئێمە بۆی چووین قاعەکانی دووبس کۆنە سەربازگەیەکی کۆن بوون ئەوەندە پیس بوون دیار بوو پێش ئێمەش خەڵکی کەی تێدا عەزاب درابوو ئەوەندە پیس بوون کە گەیشتینە ئەوێ هەموو حەشەراتێک لێی داین والله ئاوا سێری دەستی خۆم و منداڵەکانم دەکرد ئەسپێ لە شەو بە بەردەستا دەڕۆی من جاران لە لادێدا ئەگەر منداڵەکەم ئەسپەیەک لە سەریا بۆ ئاخێرا بۆم دەکوش بە شانە ئاخێرا دەمشت بە مادەی پاکەرەوەم بەکاردێنە بەڵام لەوێت چی لێ دەکەی بە لێشاو ئەسپێ لەبەرمان دەڕۆیشت لەشیم خۆمان و بە تایبەت منداڵەکان کە ناسک بوون ئەوە هەفتەیەک پێشتریش لە ئاوایی خۆمان و 11 ڕۆژیش ئاو بە لەشیان نەکەوتووە برین لە لەشیاندا دروست بوو برینەکان دروست بوون و منداڵ حتا بەیانی لەشی خۆی هەڵدەکڕاند و برینەکەی هەڵدەکەند و خوێن بەدەستیا دەهاتە خوارەوە حتا بیخوراندایە زیاتر برینەکە پێوە دەچوو بۆ ئەوەی کەوانی نۆکەکانیان مەجای خوراندنی نەمێنێ خۆنی نۆک بڕیژ نییە و هیچیشیان نەدەداینێ ئەو زاڵمانە والله هەر هەژ منداڵەکە پێنجی خۆم و سیانی ئەمانەت کەلام بوو هەموو نینۆکەکانم بەددان بۆ کردوون بەددانی خۆم یەک پەنجەکانم دەخستە دەمەوە و بەددانەکانم نینۆکەکانم بۆ کردوون ئەو برینانم ئێستاش لەبەر چاواڵە منداڵەکانم ئێستاوانی کەوا ماون گەورن دایمە سەیری پشت و لەشیان دەکەم تخوا بزانم برینەکەی پێوە نەماوە هەل وێنەکەم لەبەر چاولا ناچێ هەموو نینۆکەکانیانم بەددانەکانی خۆم بۆ کردن یەکێک لەو حارەسانەی کەوا ئەو کاتانی کەوا منداڵەکەیان دەبرد حارەسەکان دەیان برد بیهێنە بەر چاوت بەڕێزم چه حەسرەتێکە دابڕانی دایک و باوک لە منداڵ هیچ حەسرەتێک بەقەدر ئەوە قورس نییە من و تۆ زۆر جار منداڵەکەمان سەفەرێک دەکا بە تارە دەڕوە بە سارە دەڕوە ئەچێ بۆ سەفەرێکی خۆش ئەچێ بۆ سەفەری عیبادەت و حەج و عومرە کە خواحافیزی لێ دەکەی بڕواتان هەبێ بۆ پیاوی بەزەی وەکو جەنابتان دڵت پڕ دەبێ کە بۆ خۆشیش دەڕوە دابڕان خواحافیزی هەر بۆ خۆی زەحمەتێکی زۆری هەیە ئێستا حاجەکانمان وا بەڕێ دەکەون خوای گەورە بیان پارێزی عیبادەتیان قبول بێ و خوا بە نسیب ئێمەشیکە سەیرێکە کە سوکار بۆیان دەگریا خۆ بۆ سەفەری عیبادەت و خۆشی دەچێ جا تۆ بیێنە بەرچاوت دایکێک منداڵەکەی لێ وەرگری منداڵێکی کۆرپەی جوانی مردوو لە باوەشی دەربێنی ئافرەتێک بەبێ مرد بە غەریبی لە بێکەسی لە بێدەسەڵاتیدا ئەبێ ئەوە چ وێنایەکی زەحمەت بێ ئەوانە بەس پاداشتان لە قیامەتە بۆیە دەبێ قیامەت هەبێ هیچ هێزێک نییە قەرەبووی ئەوانە بکاتەوە لە دنیادا إلا بەهەشتەکەی خوای پەروەردگار نەبێ أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڵێ ئیماندارانی بەڕێز دەچینەوە سەر باسەکەمان و خاتون ئێرگز دەڵێ
یەکێک لەو سەربازانەی کەوا پیاوێکی باش بوو، ڕەحم و بەزەیی لە دڵیا مابوو، کەسێک بوو دڵنەوایی دەکردین، کابرایەکی تورکمان بوو، خەڵکی کەرکووک بوو، ناوی هادی بوو. چاور لێ بەڕێزان، هەموو دێڕێکی ئەو کتێبەی نێرگز لە دۆزەخی ئەنفالدا بۆیەوە بەخاوی لەسەری دەڕۆم، زۆری پێدەچێت، چونکە هەمووی دەرسێکە. دەکرێت جەنابەت ڕۆژگاری ژیان بتخاتە دەستگایەکی خراپەوە، بەڵام هەوڵ بدە بۆ ناوی خۆت، بۆ قیامەتی خۆت، ئیلا دەتوانی چاکەیەک هەر بکەی لە هەر شوێنێکابی. کوڕە بە فرسەتی بزانە بەڕێزم، دنیا هەر ئەمڕۆی نییە، بەیانی و دوو بەیانیشی بە دوادایە. لەناو ئەو هەموو جەلادەدا ئەوەتان مێژووی کورد ئێمە باسی دەکەین. ئەو هادی ئێستا چۆتەوە بەربارەگای خۆی، کابرایەکی کوردیش نەبووە، تورکمانێکی کەرکوچی بووە، دەڵێ زۆر دڵنەوایی دەکردین. ئەگو خوشکەکانم کچەکانم بە ئیزنی خوا دەرگاتان لێ دەکاتەوە، هیممەتتان هەبێ، دەرگای ڕەحمەتی خوا فراوانە، بەڵکو لێبوردنێک دەرچێ، بەڵکو مێردەکانتان پێش ئێوە ڕۆیشتنەوە بۆ ماڵەوە دایمە دڵخۆشی دەداینەوە. پیاوێکی ڕازگۆ بوو لەگەڵماندا. ئافرەتەکان کە ڕۆژانە منداڵی زۆرمان لێ دەمرد و دایان بردن، وتمان کاک هادی ئەو منداڵانە توخوا چی لێ دەکەن؟ وتی وەڵڵاهی ناتوانم درۆتان لەگەڵا بکەم، وەڵڵاهی سەربازەکە دەستیان دەگرێ، پەلی دەگرێ و فڕێ دەداتە ئەو دیو سیمەکەوە، فڕێ دەداتە ئەو دەشتە، لەوانەیە هەر سەگ و چەقەڵ و گورگ بیخوا. ئەڵێ کەوای ود ئەو قسەی کرد، هەرچی دایک هەبوو لە ڕۆڵە ڕۆیدا بوو بە چگریانێک. ئەمجار دایکەکان بڕیاریاندا هەر کەسێ منداڵی بمرێ، ومەوەمان زانی دایان نێژن و بە خاکیان دەسپێرن، بەخوا منداڵەکەم نادەم. ڕێژەیەکی زۆر منداڵی مردوو لە ناو باوەشی دایکەکاندا مابەوە، منداڵانێکیش بەوە زیاتر مردن کە ئەو ئەسپێ و حەشەراتە لێداین دەرمان ڕشێنێکیان هێنا دەرمانی ڕشان. ئەوەندەش قاعەکە گەرم بوو، سەرەوەی جەمەلۆن بوو، دەرمانەکە بوخاری کرد لە ناوماندا، منداڵ دەستیان کرد بە ڕشانەوە و سکچوون هەمووی کوشت. لەو کاتەشا سوورێژش بڵاو بەوە لە ناو منداڵە بچووکەکاندا، بە هەموو شێوەیەک منداڵی دەکوشت. ئەو کاتەی کە دایکەکان منداڵی مردویان هەبوو، 2 ڕۆژ بوو، 3 ڕۆژ بوو، سەربازەکە دەهات لە باوەشی بۆی دەرنەدەهات. ئەیگوت بەخوا نایەڵ مستەق بیخوا لەو دەشتەیە. قاعەکە پڕ بوو لە بۆنی منداڵەکان بۆنیان کرد. ئەوەندە گەرم بوو ئەو جەمەلۆنەی سەریش و ئاگر دەباری و هیچ فێنەکەرەوەیەکی تێدا نەبوو. منداڵ لە باوەشی دایکیا خەریب و کرم لێی دەدا. بۆیە ئێمە دەگەڕێنەوە بۆ مێژووی میلەتی مەزلومی خۆمان، بۆ ئەو دیکتاتۆرانەی کە لەم عێراقەدا تا ئێستاش دەمان چەوسێننەوە. لە کتێبی نێرگز لە دۆزەخی ئەنفالدا لەگەڵ جەنابتاندا ئێوەی خۆشەویست و ئازیز و بەڕێز، ئەوانەی بینەری ئەم وتارن لە دواتریشدا، گەیشتینە ئەڵقەی حەوتەم. بزانین ئافرەتانی کورد عینی دایە هاجرە چۆن لە لووتکەی وەفا و خۆشەویستی دابوون بۆ هاوسەرەکانیان. باسی ئەوەمان کرد لە ئەڵقەی ڕابردوودا، ئەوانەی کە جەنابتان ئامادە بوو بن. بیرتان دەخەمەوە کە لە زیندانی دووبزدا منداڵی زۆر مردن. خاتون نێرگز دەڵێ کاتێک کە ئەو کاک هادیە کە حرەسی سجنەکە بوو، تورکمانێکی کەرکوچی بوو، ڕەحم و بەزەیی لە دڵیا مابوو، پێی وتین منداڵەکانتان نانێژن و لەو دیوسیمەکە فڕیان دەدەن و سەگ دایان خوا. هەموو ئافرەتەکان هەمومان شێت و هار بووین، بۆیە ئافرەتان بڕیاریاندا کەس منداڵیان نەداتێ. ئەوەندە منداڵی مردوو لە قەعەک گەرمەکەدا کۆبەوە کە سەری بە چینکە و جەمەلۆن گیرا بوو، کاتەکەش زۆر گەرم بوو. منداڵەکان لاشیان ئاوسا و بۆگەنیان کرد، بۆنی ئەو قاعەیە کاسی دەکردی. دواتر بەڕێوەبەرایەتی سجن و بە هیممەتی ئەو کاکادیە بڕیاریاندا کە ئەمە ناکرێ، ئەمانەش هەمووی دەمرن، ناتوانی حرەسیشیان بی. ئەم منداڵان هەموو لەشیان ئاوسا و بە مردووی لە باوەشی دایکیاندا. بۆیە بڕیاریاندا بیاندەن بە مختاری دووبس. مختارەکان ئەو کوێخایانە کە بەردەوام بەداخەوە تا ئێستاش لە خزمەتی ڕژێمی لەسەرکارن. مختار بەردەوام جاسووسە بەسەر هاوڵاتیانی خۆیەوە، لە هەر حکومەتێک لەسەرکار بێ ئەو جاسووسی ئەو حکومەتی وەختەیە. بەڵام ئەو مختارە هەلێکی بۆ ڕێکەوتووە. مختاری دووبس بە ناوی مام ئەحمەد و خێزانەکەی بە ناوی خاتو ڕەحمە پیاوێکی بەویژدان بووە. منداڵەکانیان وەرگرتون و بردویان لە لای خۆیان. خێزانی کەماوە و عارف قوربانی نووسەری کتێبی نێرگز لە دۆزەخی ئەنفالدا دواتر عەزیەتی زۆری کێشاوە، سەردانی شوێن و گۆڕستان و ماڵەکەی کردووە. ئەڵێ وتی وەڵڵاهی ڕۆژ هەبوو 20 منداڵیان هێناوە بۆ لام، 20 منداڵ. خۆم و ئەو پیاوە شتومانە، کفنمان کردووە، قبرمان بۆ هەڵکەندووە لە 3 شوێنی جیاوازی گۆڕستانی دووبز ناشتومان. ئێستا گۆڕەکان دیارنی ئەو منداڵە کوردانە، بەس کەس نازانێت گۆڕی چێهی چێیە، چونکە ناوێکیان لەسەر نەبووە. ماوەی مانگی 4 هەتا مانگی 1988 کوردەکانی ئێمە ئەنفالکراوانی ژن و منداڵ لە زیندانی دووبزا بوون. لەو 6 مانگەدا 274 کۆرپەی ئێمە لەوێ مردووە. ئێستاش جەنازەکانیان هەر لەوێن.
حکومەتی کەم تەرخەمی هەرێم هەر سەرێکیشی لێ نەداون نەک جەنازەکانیان بۆ کە سوکاریان بێنێتەوە. دۆخی ئافرەتانی حامیلە لە زیندانی دووبزدا. خاتون نێرگس دەڵێ ئافرەتانێک هەبوون لە ناو سیارەکەدا لە تۆپزاوە بۆ دووبز لە ڕێگا منداڵیان بوو لە ناو ئەو سیارەدا بە نینۆک دایک ناوکی منداڵەکەمان پچڕاندووە. هەبوو لە ناو زیندانەکەدا 10 ڕۆژ بوو، براژنم 10 ڕۆژ بوو گەیشتبووینەوە منداڵی بوو. منداڵانێکی زۆر لە دایک بوون، هەبوو دەست بەجێ دەمرد، هەبوو دوای 10 ڕۆژ دەمرد چونکە دایکەکەی هیچی نەخوارد بوو، هەبوو مایەوە هەتا ئێستاش ماوەتەوە. خوای گەورە هێشتێەوە. ئەڵێ من بەهۆی ئەوەی لە گوندی خۆمان بە هەرمەی مامان ناسرا بووم، هەموو خەڵک دەیانزانی من مامانی دەکەم. لە هەموو قەعەکانەوە کە منداڵێک ئافرەتێک بەژانی منداڵ بوونەوە دەبوو حرەسەکان داهاتن بە شوێنمدا، هەموو ئەو سجنە مامانەکەی من بوو، بەردەوام بەڕێگاوە بوو. منداڵەکانم لای ئافرەتاندا دەنان و مامانیم دەکرد. داوام لێکردن بەس لە تەمووسێک کە ڕیشتان پێتاشیوە فڕێی دەدەن، بەس لە تەمووسێکم دەنێ، وتیان شتی وانە نابێ هیچت پێ بێ. بۆیە دەگەڕام کاتێک کە دەچووم بۆ دەستنوێ شەڵگرتن و سەر ئاو بەردی تیژم دەدۆزیەوە، هەموم دەخستە گیرفانمەوە، بەو بەردانە ناوچی منداڵەکانم بڕیوە، هەمووی بە بەرد ناوکم بڕیوە. ئەو ئافرەتانە هیچ نەبوو بیخۆن کە منداڵەکەیان لەدایک دەبوو، بەشێک لە کەواکەیان یان دامێنی کراسەکانم بە بەردەکە دەبڕی و مەلۆتکەکەمان تێوە دەپێچە. بەو حاڵەوە هەندێکیش لە سەربازە بێویژدانە بێ حرمەتەکان لە پەنجەرەکەەوە سەیری لەشی ئافرەتەکەیان دەکرد، بەوە ئێمە ئافرەتانی کورد هەر مردبووین لە شوێنی خۆماندا. ئەڵێ خۆشم 20 شەومان مابوو بەر ببین کە پێشتر حامیلە بووم منداڵەکەم بوو، بەخوا ناوکی منداڵەکەی خۆشم بە بەرد بڕی، بۆ خۆم مامانی خۆم بووم، بە بەرد پەتەکەی ناوکیم بڕی. پاشان ناوم نا فێنک، کچێکمان لەدایک بوو ناوم نا فێنک، بە ئومێدی ئەوەی فێنکێک بە دەرونی گڕگرتوماندا بێ و خوا دەرگایەکمان لێ بکاتەوە. نێرگس دەڵێ مانگی دەی 1988 بوو، ئەو کاکادیە بەڕووی خۆشەوە هاتووتی موژدەتان لێبێ، خوا دەرگای لێکردوونەوە، عەفوی عام دەرچوو هەمووتان بەردەبن. ئای کە دڵمان خۆش بوو، دەمانگوت ئێستا کە سوکارمان هاوسەرەکانمان هەمووی چۆتەوە ماڵەوە لە پێش ئێمەدا لەو مجەمەعەن کە حکومەت بڕیاریدا بوو. 20 دانە شەو ئێمە چاوەڕێ بووین، بە هەموو ئەو 6 مانگە بە ئەندازەی ئەو 20 شەوە عەزابی چاوەڕێیمان نەچێشتووە. 20 شەو بوو منداڵەکەم لەدایک بوو، هێشتا لە زەیستانیدا بووم، منداڵێکیشم 2 ساڵانە بوو، ساڵ و نیوێک بوو گیرا بووین، ساڵ و نیوێک بوو کە گیراین، 6 مانگیش لە زیندانە 2 ساڵێک بوو، ناوی نەهرۆ بوو، کوڕم بوو، زۆر پیس نەخۆش کەوت، لە باوەشمان بە حاڵ هەناسەی دەدا. هەردوو عام ئەوە بوو خوایە گیان کوڕەکەم نەمرێ حتا دەچینەوە ماڵەوە و باوکی بە حەسرەتی بینینەوەیەتی، چونکە دوا منداڵمانە و باوکی زۆری خۆش دەویست. خوایە پێش ئەوەی کەوا بمرێ باوکی ببینێتەوە پێشاد بێتەوە، چونکە بڕوام وا بوو کە باوکی پێش ئێمە بەر بووە کە خەبەرەکەیان داینێ. بۆیە نەهرۆ لە باوەشما بوو، دەیگوت دایە برسیمە، نیوەڕوان کەوچکێک شۆربایان دەداینە، شۆرباکەم بەدەمیەوە دەکرد دەیهێنایەوە، مەمکی خۆم دەخستە دەمیەوە، مەمکەکەی نەدەگرت، تەنها هاواری دەکرد دایە گیان خەیار. منداڵەکەم بە حیاتی خەیاری نەبینی بوو، نازانم لە دەمی مناڵانەوە ئەو وشەی بیست بوو، دەیگوت دایە خەیار. شێت دەبووم لە تاوی منداڵ بیهێنە بەرچاوت منداڵەکەت کە نەخۆش بێ، ئەگەر ڕوحی خۆت فیداکەی شتێکی بۆ پەیدا دەکەی بیخوا. دەیگوت دایە خەیار و من هیچ دەسەڵاتێکم نەبوو، لە حارسەکە دەپاڕامەوە بەس توێکڵی خەیارێک گاڵتەی بە قسەکانم دەهات. بۆیە ناچار بووم ئەو سەمونە وشکەی کە ڕۆژانە دەیانداینە سەمونەکەم دەخستە دەمیەوە، دەمگوت ڕۆڵە گیان ئەوە خەیارە، قەپی لێ دەدا، چونکە دەمی هەمووی بوو بە برین و لاواز بوو، خوێن بە دەمیا دەهاتە خوارەوە. ئەو لەحزەی لە باوەشمان ڕوحی دەرچوو، سەمونەکەم هێنایە دەرەوە، هەموو سەمونەکە خوێناوی بوو. ئەو سەمونەم هەڵگرت، 20 شەویش دوای بەربوونمان لە ماڵەوە هەڵم واسی بوو بە دیارەوە دەگریام، هەتا پورێکی لای بردووتی بە دیارەوە شێت دەبی. کاتێک نەهورەی کوڕم لە باوەشما مرد، حارسەکان هاتن بیبەن، وتم بەخوا نایدەم، بەخوا نایدەم، نەمردووە، ئەوەتانە هەناسەی دێ، بەڵام مردبووش. ئافرەتەکان وتیان بۆ نایدەیتێ خۆت دەنێژرێ، ئێستا فڕێ نادرێنەوە یەقینمان هەیە کاکادی ئەڵێ دایان نێژن. وتم بەخوا باوکی زۆری خۆش دەوێ و ئەلحەمدولیلا لەسەر بەربوونین، هەتا باوکی جەنازەکەی نەبینێ ناینێژم. چەند ڕۆژ ئەو لە زیندانی دووبزا جەنازەی ئەو منداڵە بە باوەشمەوە بوو، زۆر پەرێشان حاڵ بووم، بەڵام هەر چاوەڕێی بەربوون بووین. دنیاش ئەو کاتە پاییزی 1988 سارد بوو، چونکە سارد بوو جەنازەکە تێک نەچوو.
25 دەی 1970 بەربووین و سواری ساریان کردین و هێنانین بۆ عەربەتی لای سلێمانی خستیانینە مەکتەبێکەوە ناویان نووسین و ئەو شەوە لە مەکتەبەکە بووین چەندی لەوێش سەربازەکان هاتن وتیان دەبێت جەنازەی ئەم منداڵە بدەی بە ئێمە وتم بەخوا نایدەم پێڵاوی سەرباز و پۆستاڵەکانم ماچ کرد بەس بۆ ئەوەی جەنازەکەم لەلا بمێنێتەوە ئەو شەوەش لە عەربەت هەر لە باوەشما بوو ئەو جەنازەیە بەیانی لە عەربەتەوە بردیانین و لای کانی شەیتان لە دۆڵی بازیاندایان بەزاندین ئالەو کاتەدا بیرم دەکردەوە خوایە گیان من چی بکەم وتیان ئەوە وەرەقەیەک و بڕۆن بەربوون تەواو بوو بەر عافواتی سەرۆک کەوتون بەڵێ بەریانداین چوار منداڵی خۆم سیانی ئەمانەتی شوبراکەم و براژنەکەم هەروەها دەستێکم مەلۆتکەیەکی بیشەوەی کچ دەستەکەی ترم جەنازەی منداڵێکی 2 ساڵ تاکە یەک فلسم پێ نییە یەک کەس ناناسم شارەزای هیچ شوێنێک نیم لەو دەشتە بەڕەڵایان کردین بەڵام خەڵکی بە هیممەتی کانی شەیطان و بەردە قارەمان ئەو کاتە پێیان دەوت باینجان زۆر مەردانە بە ژن و بە پیاوە هاتن بەردەوە ڕوومان ئەو کاتە میلەتەکەمان بڕواتان هەبێ حاڵی لە ئێستا باشتر بوو ئەو کاتە میلەتی کورد یەک دوژمنی هەبوو و هەمووشمان بووبووین بە یەک ماڵ ئەو کاتە پەشێو ئەو شیعرەیدا نەنابوو کە دەڵێ من دەڤەرێک پێدەزانم قەستە سەری هەر زەردێکە زێڕی بەرزەعیار نەبێ من دەڤەرێک پێدەزانم دوژمنی هەموو سەوزێکە دۆلار نەبێ ئەم دەڤەری سەوز و زەردەمان نەبوو ئەو خەڵکە مەردانە و پیاوانە هاتن بە دەورمانەوە پیاوێک ناوی کاک عومەری کانی شەیطان بوو لێم بوو بە براو کە سوکار دەگریام و فرمێسکم دەباراند وتی خوشتی خۆم خەفەت مەخۆ ماڵی برای خۆت لێرەیە ئەو پیاوە بۆم بوو بە براو هەموو کەس و کارم کاک عومەر لە گوندی کانی شەیطان بردمەوە ماڵی خۆی زۆر دڵنەوایی کردم دوای نوێژی عیشا مامۆستای مزگەوتەکەی هێنا بۆ دڵدانەوەم وتی کچم خەم مەخۆ هێناوتەتەوە خاچی نیشتیمان گوناحام جەنازەیە چەند ڕۆژە لە باوەشتایە وا خەریکە جسمی داوسێت خوا بابینێژین بەخوا وتم مامۆستا باوکی دەبێ بە حەسرەت لە دڵیا زۆری خۆش دەویست تا باوکی نەیبینێ جەنازەکەی هەر نانێژم ئەو شەوە منداڵەکانم چوارم لەولاوە سیانی ئەمانەت لەولاوە لەسەر دەستێکم فێنکی بیشەوەی کچم و لەسەر دەستەکەی ترم لە باوەشمان نەهرۆی جوانە مەرگی 2 ساڵی مردوم لە باوەشا بوو ئەو شەوەش تا بەیانی نەخەوتم هەر فرمێسکم باراندووە بۆ حاڵی خۆم و منداڵەکەم أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڵێ ئیماندارانی خۆشەویست خاتونی هەرگزی دڵبریندار دەڵێ ئەو شەوە جەنازەی نەهرۆی منداڵم هەر لە باوەشا بوو لەسەر دەستەکەی تریشم فێنکی کۆرپەی تازە لەدایک بووم شەومان کردەوە بۆ بەیانەکەی دەوری نیوەڕۆ کە سوکار و خەڵک کە لە چەمچەماڵ و ئۆردوگای شۆڕشەوە زانی بوویان کە سوکاری ئەنفال بەربوون ژن و منداڵ هاتوونەوە بە گەرمی هاتن ئەو کاک عومەرە براکەمی دۆزی بۆەوە بە ناوی حەمەمین کە پێش ئەنفال ماڵی چوو بۆ چەمچەماڵ و خۆی و منداڵەکانی بەر ئەنفال نەکەوتن بەڵێ کاکەمم دۆزیەوە و لە باوەشی گرتین و بەسەر یەکا گریاین یەکەم قسە ئەوە بوتم توخوا محەممەدی هاوسەرم بەر بووە بەس خەمی هاوسەرەکەم بوو وتی دڵنیا بە هاتۆتەوە هەر سێ براکەشت سەلامەتن هەمویان وا لە ماڵەوەن وتم ئەی بۆ نەهاتوون وتی هاتوون لە شوێنی تر لێتان دەگەڕین با بچینە ماڵەوە لەوێ ئەوانیش دێنەوە یەکتر دەبینن کەوتی مێردەکەت سەلامەتەوە هاتۆتەوە هەموو عەزابی ئەو 6 مانگەم لەیاد چوو ئۆخەی کۆڵەکەی ماڵەکەم نەڕووخاوە بەس پیاوەکەم مابێ نە ماڵمان ماوە نە پارەمان ماوە بەس پیاوەکەم مابێ قەیناکە کوڕەکەشم مردووە زەرگ سوتاو بووم بەس تەنها خەمێک لە دڵمایە لەو کاتەدا بیرم لەوە کردەوە تۆ بڵێ محەممەدی مێردم عاجز نەبێ تۆ بڵێ کەوتم نەهرۆ مردۆ و جەنازەکەی بینی دڵی لێم تەنگ نەبێ لە دڵی خۆماوتم نا چونکە ئەویش خۆی زیندانی بووە ئەزانێت چه عەزابێکمان چێشتەوە بەخوا من کەم تەرخەم نەبووم بەڵام هەر ئەوەندەم لە توانادا بۆ قەدەری خواوا بووە ئینشاءڵڵا مێردەکەم دڵی عاجز نابێ دووەمیان پێ لە دڵی خۆما دەموت ئێستا محەممەدی هاوسەرم چەند شادمان دەبێت کە ئێمە ببینێتەوە دوای ئەم دابڕانە و مەویزبوونە لە ژیان توخوا چۆن ئەو خۆشەی سەرەتایی لێ تێکدەم کە جەنازەکەی نیشاندەم بۆیە بڕیارم داوتم یەکەم جار پێی ناڵم کوڕەکەمان مردووە لە سیارەکە دای ناگرم بە براکەشم وت خوا کاکەمین بە محەممەد نەڵێی کوڕەکەتان مردووە
دوای خۆم بە خۆمم دەگوت جاوا جەنازەکەم دانەگر ئێگە دابەزین و هات بۆ لامان ئەڵێ ئەی کوا نەهرۆ هەر پێدەزانێ خورپە بەدڵیا دێ تو خوا بات خورپە بەدڵی مێردەکەمانەیە خەبەری ناخۆشی نەدەمێ بۆیە بە عەقڵی خۆم بڕیارمدا جەنازەی نەهرۆ لە باوەش مابێ و منداڵەکەمدا بە کچە گەورەکەم کە تەمەنی دەوری 10 ساڵان بوو وتم تۆ خوشکەکەت بگرە لە باوەشدا دەستم بە پشتیاریانە کە لە سیارەکە دابەژین هەر ئەو کردارەم جێبەجێ کرد لە سیارەکە دابەزین چوینە ماڵی خوشکەکەم لە وەردوگای شۆڕش بردیانین بۆوێ دەستم بە پشتیاریانە وام نیشان دەدا کە کوڕەکەمان خەوتووە وتم بۆ ئەوەی کە لێی وەرگرتم و ماچی کرد و تۆزێ هێور بۆەوە خۆشی و شادیەکەی ئێمەی بینی کە بە یەک شاد بووینەوە ئەم جار مردنی کوڕەکەی ببینێ تو خوا با یەکەم جار بە خەبەری ناخۆش دڵیدا نەخورپێنم سبحان الله لەو وەفایە چاو لێ ئێمە لە هاجرە خاتوونەوە چوینە نێرگزەکان هەمان وەفا بۆ مێرد ئەوەندە ڕازی بە قەدەری خوا ئەوەندە خەمی دڵی مێردەکەیەتی ئەم جەنازە چەند ڕۆژە بە شانیەوەیەتی هێشتا خەمیەوەیەتی تۆ بڵێ مێردەکەم عاجز نەبێ و خورپە بە دڵیانەیە بەڵام کاتێک کە چوینە ژوورەوە کەسی لێ نەبوو خوشکەکەم بەخۆی کێشا و دەستی کرد بە گریان وتی وەڵڵا نە محەممەد هاتۆتەوە نە هیچ کەس لە پیاوەکان بەر بووە ئیتر بە تەواوەتی ئەژنۆم شکا لەوێدا جەنازەکەم لە دەست کەوتە خوارەوە بردیان ناشتیان ئیتر تەواو چارێکم نەمابوو بەڵێ ئەمە بەڕێزان لوتکەی وەفا و خۆشەویستی ژنە بۆ مێردەکەی لە کۆتایی ئەڵلقەی حوتەما گەیشتی ناو شوێنی کە خاتو نێرگز دەڵێت دوای 6 مانگ لە زیندانی دووبز ئازاد بووین هاتینەوە ماڵەوە هەر چاوەڕێی باوکی منداڵەکانم دەکرد خۆم و 5 منداڵم لە ماڵی زەینەبی خوشکم بووین 1 مانگ لە ماڵی ئەوان بووین بەڵام دواتر بیرم کردەوە نابێ باری ئەوانیش هیچی تر گرانکەین بۆیە هەوڵمدا کە خانوویەک بۆ خۆم و منداڵەکانم بەکرێ بگرم هۆدە هەیوانێکم دۆزیەوە مانگی بە 25 دیناری ئەو کاتی ساڵی 1970 لە مانگی 11دا مانگی 12دا بەکرێم گرت چوینە ناویەوە بەڵام ئەم منداڵانە کە ئەو کاتە هەمویان وەکو بەچکەی چۆلەکە وابوون و دەبوو نامکێ دەمیانەوە کار و کەسابەتیان پێ نەدەکرا 25 دیناری کرێی خانووەکەشم بە چی دابین کەم هەرچی خەوم و خزم بوو هەمووی ئەنفال بوو ئەوەشی کەما بوو وەکو ئێمە هەژار و نەدار بوو خەڵکی خێرەومەندیش دەستی بەسرا بوو لە ترسی بەعز نەیدەتوانی خێرمان پێ بکا و تەنانەت خەڵک هاتوچۆی ماڵەکەشی بە ئاشکرا نەدەکردین نەیدەوێرا بە ئاشکرا خێریشمان پێ بکا دەیانگوت ئەمانە ئەنفالەکانن بە چاوێکی نامۆ تەماشا دەکراین بەعز چاودێری خستوە سەر ماڵ و منداڵەکانیشمان بۆیە ناوی خوام لێ هێنا و وتم پشت بەخوا ئەبێ خۆم کار بکەم من لە لادێشە فێری کارکردن بووم لە ئیشکردن نەدەترسام بەیانیان منداڵەکانم بەجێ دەهێشت و دەستم کرد بە ئیشکردن ئەم کۆمەڵە ئیشەی کردووە خاتوو نێرگز جامە هەر نێرگز نەیکردووە واتە کە دەڵین ئەمە ئافرەتە هەموو ئافرەتانی گەرمیان هەموو ئەوانەی لە ئەنفال گەڕاونەوە بە دەستی خۆیان بژێوی خوان و منداڵەکانیان پەیدا کردەوە بە سەربەرزی بە حیا و حورمەت ئەبێ مێژوو ئەمانە بۆکو خۆی بنووسێتەوە ئەڵێ یەکەم ئیش کە دەستم پێ کرد لەگەڵ هەموو ئافرەتانی گەرمیان و پاژماوەی ئەنفالدا ئەچوینە لای بانی مەقان و دەشتەکانی لای چەمچەماڵ بەردمان کۆ دەکردەوە وردەبەر هەبوو ئەو کاتە لە زەویەکاندا خاوەن زەویەکانیش پێیان خۆش بوو بۆ ئەوەی ئەو خەڵکانی لە مەدینە شۆڕش خانوو دروست دەکەن بۆ ژێری حەفری خانووەکانیان بەکاریان دێنا حتا ئێوارە ئەو دەشتە ڕەشی دەکردەوە لە ئافرەتە ئافرەتی ڕەشپۆش هەمووی خەریکی بەرکۆکردنەوە بوو عەرەبانەی بەرد لەو کاتەدا بە 5 دیناری سویسری ئەو کاتە بوو من ڕۆژی وا هەبوو دینار و نیوێک بۆ 2 دینار دەکەوتم نانی منداڵەکانم پێدابین دەکرد و ئێوارە بۆم دەدان بە نان و پێخۆل و بۆم دێنانەوە کە ئەو ئیشەش دایەکزی دەستم کرد بە کرێکاریکردن لەگەڵ پیاوانی بەڕێزی وەکو جەنابتاندا دەستپاک و داوێن پاک و چاوپاک بە خاوەن پیشەکانم دەوت ئەگەر خانوو دروست کرا بمبەن بۆ ئیشکردن خانوو زۆر دروست دەکرا لە مجەمەعی شۆڕش دەستم کرد بە چیمەنتۆگرتنەوە جەبلەم دەگرتەوە بلۆکم دەکێشا چیمەنتۆم وەکو پیاو کام ئیشەی پیاو دەیکرد لە جەبلە و چیمەنتۆ بلۆک کێشانە بە کۆڵی خۆم کردومە سێمیان کنگرم دەکرد لە بەهاراندا و جیابەهاریەکانم دەفرۆشت چوارەمیان دەستکەنەی نیسک و نۆکم دەکرد ئەو شوێنانەی کە دەڕاستن نەیدەدووریەوە بەداست دەروێنم دەکرد بۆ خاوەنەکەی بە پارە بەڵام تا 2 ساڵ گرفتی گەورەی من ئەوە بوو ئێمە کە بەر بووین فێنکی کچم هێشتا چلەی نەچوو بوو پارەشمان نەبوو شیری قوتوو بکڕم بۆ منداڵەکەم لە ماڵەوە بیدەن کچە گەورەکەم بیداتێ بۆیە دەبوو خۆم بەخێویکەم بە شیر بۆیە نەدەکرا بەجێ بێڵم
منداڵیش ناکرێبی بەم بۆ چیمەنتۆگرتنەوە بەردەروێنە منداڵێکی ئاوات هێشتا نەبووە مانگێک دوو مانگ بۆیە گرفتەکەمان لەگەڵ براژنێکما کە ئەویش هاوسەرەکەی ئەنفال کرا بۆ خاوەنی کۆڵێ منداڵ بوو ناوی جەیران بوو بە براژنەکەم وت تۆش مناڵێکت هەیە هاوتەمەنی مناڵەکەی من یەک دوو مانگانەیە بە ناوی ڕێکەوت کوڕە وەرە ڕۆژێک تۆ لای منداڵەکانی من بە و مەمکی هەردوو منداڵەکە بدە من دەچم بۆ کرێکاری ڕۆژی دووەم تۆ بچۆ بۆ کرێکاری من شیری هەردوو منداڵەکە دەدەم و وریای منداڵەکان دەبم بۆیە بەهۆی ئەمەوە هەندێک گرفتەکەمان چارەسەر بوو بەڵام وەستاکان دەیانوت ناکرێت کرێکارێک ڕۆژێک بێ و ڕۆژێک نەیە زۆر جار ئیشەکەم لەدەست دەدا ئەبوو بڕۆم وەستایەکی کە بدۆزمەوە تا کرێکاری بۆ بکەم و پارەیەک بەدەست بخەم وەیە لە ماڵیشەوە بەتەنها نەمدەویست کاتەکانم بە فیڕۆ بچن کە کرێکاریم دەست نەکەوتایە لفکەم دەچنی و لفکەکەم لە بازاڕە دەنار بۆ سلێمانی بۆ کەرکووک بفرۆشێ و پارەیەکمان دەستکەوێ تا ڕاپەڕین ڕوویدا چوینە ئێران و گەڕاینەوە گرانی دەستی پێکرد ئەو گرانەی منیش و هاوتەمەنەکانی منیش و جەنابیشتان ئەوەی تەمەنێکتان هەیە زۆرتان لەبیرتانە کە نان لە ماڵەکاندا نەما بڕواتان هەبێ من لە گوندی وا مەلا بووم خەڵکێک لە جەماعەتی نوێژا دیار نەبووە پرسی و مەماڵی فڵان کەسیان دیار نییە لە مزگەوتە کە چوین دەرگامان کردوێتەوە لە برسان نابوراونەوە یعنی نان نەبووە بیخۆن ئەو گرانی ئەوەی نەیدیبێ نازانێت چی بوو چۆن ئەو میلەتەی هاڕی کەم خەڵک هەبوو جلەیەکی تازەی لەبەردابێ هەموو جلەکانمان هەڵدەگێڕایەوە بەڕاستی ئەوەی ئەم جیلەی ئێستا ئەمانەی نەدیوە پێی عەجایبە ئەو گرانیە دەڵێ ئیشی نەهێشت خان و دروستکردنی نەهێشت کرێکاری نەهێشت خەڵک بەس تەنها بەدووی ئەوە بوو تۆوی گەسکێک پەیداکە بیکاتە ئاشەوە لەو سەرەوە لە جیاتی ئەربیدا بە منداڵەکانی وەڵڵاهی دەیان ئاشەوان دەیگوت نانم پێ نەخوراوە کە ئێوارە چوومەوە چونکە ئەو ڕۆژە خەڵک هەبوو 2 کیلۆ گەنمی هێناوە لە ئاشەکە نەدەهاتە خوارەوە دەبوو چاوەڕێی خواپێداوێک بکەی کە تەنەکەیەک گەنم دێنێت لەگەڵ ئەوە بیکەێناوە بڵێ کاکە 2 مز ئاردیش بدە لەو سەر بە و چونکە 2 کیلۆکە لە ئاشەکە نایەتە دەرەوە ئێمە خۆمان هەموو ئەوانەمان بینیوە ئەو هەژاریە بەڵێ ئەڵە کرێکاری نەما هەژاری سەرت پێ دەکا بە ماڵی دوژمندا لە تاوی منداڵەکانم ڕوومان کردە حەویجە ناو باوەشی عەرەب و دوژمنەکەی دوێنێمانەوە بۆ ئەوەی لەوێ کرێکاریمان دەستکەوێت ئەڵێ دەستمان کرد بە کرێکاری پەموچنین بوو وەڵڵاهی منداڵەکانم لای کچە گەورەکەم بەجێهێشتا و کاتە تەمەنی 10 ساڵ بۆ 11 ساڵ و 12 ساڵ دەچوو خۆی سەرپەرشتی دەکردن و وریای خوشکە بچووکەکەی و براکانی دەبوو جار هەبوو 15 ڕۆژ نەدەهاتمەوە چونکە هەموو ڕۆژە پاتیناوە کرێی سارەکە پارەکەم هەمووی دەڕۆی 15 شەو 20 شەو ئەو منداڵانم بەجێهێشتۆ بەس بۆەوەی پارە کۆکەمەوە بۆیان بێنمەوە جارێک بیانمەوە زەخیرەی چەند ڕۆژێکیان بۆ بخەم ئەو هەموو ئافرەتە کۆتایی هاوین بوو بەرەو چەمچەماڵ دەگەڕاینەوە کۆمەڵە کۆستەری زۆرمان گرتبوو پارە لە گیشفانماندا بوو ڕەنجی هەموو هاوینەکەمان بوو ئەلحەمدوللا شتێکمان پارە پێیە و چەند تەنەکە گەنمێکی پێ بکڕین و ئەم زستانە منداڵەکان بیخۆن ئەڵێن لە ڕێگادا عەمدەن بوو یان قەدەر بوو نازاندرێ تانکەرێک خۆی کێشا بە پاسی ئەو ئافرەتانەدا چەند پاسێکی بەسەر یەکەوە شێلا بڕواتان هەبێ من ئەوم لەو کتێبەدا بیستنەم بیست بوو 30 ژنی ئەنفال لەوێدا مردن هەموو پیاوەکانیان ئەنفالە منداڵیان بەس دایکی ماوە 30 جەنازەی ژنەکانی شاتەوە بۆ چەمچەماڵ و مەدینەی شۆڕش 30 جەنازە منداڵ بێدایک و بێباوەک بوون ئیتر لەوەوە نەمانوێرا بڕۆینەوە بۆ جنوب بۆیە بڕیارمدا کە بڕۆم بۆ کەرکووک ڕۆژانە دەچوومە کەرکووک ئەو کاتە پێیان دەوت مستەشفا سەدام ئێستا پێی دەڵێن مستەشفای ئازادی کەرکووک لەوێ تەوالێتم دەشت حەوشەم پادەکردەوە بە پارەیەکی کەمی ڕۆژانە لەوێ دامەزرام ئێوارەیەکیان کە گەڕامەوە کاتێک کە گەڕامەوە قەرەباڵغی لە بەردەمی ماڵەکەمان بوو خەڵکێکی زۆر کۆبووبەوە کە نزیک بوومەوە سیر دەکەم خەڵک لەسەر جەنازەی کچە گەورەکەم کە ناوی پەخشان بوو ئەو کاتە تەمەنی 13 ساڵ بوو کۆبووبوونەوە وتم ئەوە چییە؟ وتیان ئەمڕۆ لە کنگر بووە چوو بۆ کنگرکردن تراکتۆرەکە یارمەتی خەڵکی داوە ئەوەندەی خەڵک بار کردووە لەگەڵ بارەکانی و کنگرەکانیان نەچۆتە سەرەوە سەرکەوتۆ جێی نەبووە لە پێشەوە کە تاسەیەکی کردووە ترازاوە کەوتۆتە خوارەوە دەست بەجێ گیانی لەدەستداوە ئەڵێ هەر تەواو شێت و هار بووم ئەو کچە پشت و پەنام بوو ئەو کچە هەمدەمی شەوانم بوو کە قسەیەکی خۆشی لەگەڵ بکردمایە زۆر کچێکی دڵسۆز بوو
تەمەنی 13 ساڵ بوو بەڵام وەکو 30 ساڵ کاری دەکرد بوو بە دایکی دووەمی منداڵەکانم بەخوا لفکەی دەچنی دەیفرۆشت تەشی دەڕست سوفی کۆنەی دێنا کۆی دەکردەوە ئەیوت با براکانم لە مەکتەب سەرمایان نەبێ شەو تا بەیان خەریکی بلوس چنین بوو بۆیان دڵخۆشیە دامەوە دایمە تەقەی دەرگا پاتایە دیگوت ئەوە باوەجیانە ڕای دەکرد باوکم دێتەوە بیرەوەریەکانی لەگەڵ باوکی ڕەحمەتیدا زۆر بوو چونکە ئەو تەمەنێکی پێشتری هەبوو باوکی کەلدیاری لە کەرکووک بۆ هێنابوو جلی بۆ کردبوو زۆر دڵم پێی خۆش بوو کە جەنازەکەیم بینی ئاوا لە کتوپڕا من لە کرێکاری گەڕامەوە ئەوش لە کرێکاری جەنازەکەیان هێنایەوە ئیتر شێت و هەر بووم دنیا لەبەر چاوم ڕەش بوو زۆر خەفەتبار بووم ئەو حەسرەتە قەت لە دڵم دەرناچێ دەڵێ ئەو کاتە کە مرد ئەو ساڵە وتی دایە لەوەتی بابە گیرا و ئێمە گیراوین جلی تازەم لەبەر نەکردووە هەر کۆنەی خەڵک لەبەر دەکەین پارەیەکم کۆ کردوتەوە ئەم نەورۆزە کنگری زۆرتر کۆ دەکەمەوە دەیفرۆشم جا بەهاریەکان ئەیدەم بە جلێکی کوردی تازە بووە خۆم و وەخشکە بچکۆلەکەم بەڵام نەورۆز هات و چوینە بازار پارەکەی کەم بوو بەشی قاتە کوردیەکەی و جلە کوردیەکانی نەکرد دڵخۆشی دامەوەتی دایە گیان قەی ناکە زیاتر ئیش دەکەم زیاتر ئیش دەکەم و بەشی جلێکی نوێی خۆم و خوشکەکەم پەیدا دەکەم بەڵام بەسەرا مرد و وەڵڵاهی پارەی کفنەکەیمان نەبوو پارەیەک کە چەند دەمێک بوو کۆی کردبەوە دامان بە کفن بۆی پارەی جلە تازەکانی بوو بە کفنەکەی بۆی بۆیە نێرگز دەڵێ ئێمە لە مانگی دا بۆ 11 بەربووین تا ساڵی 2002 مانگی 3 کە معاشی ئەنفالەکان بڕایەوە 300 دیناری ئەو کاتە 14 دانە ساڵ ڕاستە من لە زیندانە نەبووم لەگەڵ منداڵەکانم بەڵام هەموو ڕۆژێکم زیندانێک بوو چونکە ئەوەندە هەژار بووین منداڵەکانم بەسکێک تێر و بەدوام برسی بەو منداڵیە بەس دەمگوت کوڕی خۆم بخوێنن تو خوا بخوێن و واز لە خوێندن مەهێنن هەرچیم کردووە نابێ واز لە خوێندن بێنن بەیانیان دایان خوێند و دوای نیوەڕوان بەو مناڵی بچووکە ئەوەندەی توانان هەیە بۆ کاریان دەکرد ئەڵێ ڕاستە 14 ساڵ من لەسەر زەوی دەگەڕام و زیندان نەبووم بەڵام بڕواتان هەبێ هەموو ڕۆژێکم زیندانێک بوو هەژاری هەموو ژیانی کردین بە زیندانی